باش لە هەر شوێنەکان سڵاوی ئێمەتان لێبێ شەو باش بە هیوای پارێزراوی بۆ هەمولایەک و بۆ کوردستان و خەڵکی کوردستان بە تەواوەتی من ئاراس حەمەجەزا لەم ڕووماڵە تایبەتەی کورسات نیوز ئەم شەو لەگەڵتانە بم بە یارمەتی هاوکارانم لە ژووری هەواڵ و کۆنتڕۆڵ بۆ ماوەی 2 سەعات بەردەوامە بین لە ڕووماڵکردنی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا بۆ ئەم شەویش وەکوەزانن کە جەنگەکە تاوەکو ئێستاش هاوشەوی شەوانی ڕابردوو بەردەوامی هەیە هەواڵ و پێشاتی تازە هەیە چ لەسەر ئاستی مەیدانی و سەربازی و جەنگ و بردمان و چ لەسەر ئاستی لێدوانی لێپرساوانی هەردوو لە دژبەیەک وەکوەزانن کە ڕۆژمێری جەنگەکە بەردەوامە ئێستا کە سەعات 12ی شەومان تێپەڕان ڕۆژێکی نوێ لە جەنگەکە دەست پێکا دەبێتە ڕۆژی 35مین لە جەنگی ئیسرائیل ئەمریکا دژ بە ئێران کە لە ڕۆژی 28 شوباتی ڕابردووە دەستی پێکردووە واتە ئێستا جەنگەکە لە هەفتەی پێنجەم داین ئەو جەنگەی کە هەر لە سەرەتاوە دۆناڵد ترامپ و لێپرساوانی ئەمریکا و ئیسرائیلەکانیش چەندین جار ئەویان دووپات کردەوە و جەختیان لەوە کردەوە کە ئەم جەنگە 4 بۆ 6 هەفتە خایەنێ و هەندێک جاریش باس لەوە کرێت کە 6 بۆ 8 هەفتە خایەنێ تاوەکو گاتە مەبەست و ئامانجەکانی خۆی بەدەستێنێ دوایین لێدوان لەو بارەیەوە لێدوانەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بوو کە بەرەبەیانی شەوی ڕابردوو با بڵێن تەئەکیدی لەسەرەوە کردو لە پەیامێکدا باسی لەوە کرد کە جەنگەکە 2 بۆ 3 هەفتەی دیکە بەردەوامە بێ و دەتوانێت ئامانجەکانی بپێکێت و کۆتایی پێبێنم ئەلبەتە دەمەوێت باسی دوایین لێدوان و ڕووداوەکانی جەنگ لە ماوەی 24 سەعاتی ڕابردوو بکەم پاشان دێنە سەر و هەواڵ و زانیاری و ڕووداوانی کە لە ئێستادا ڕۆدەن و لەگەڵیان بەردەوامە بین دەستپێکی ڕووداوەکانی ئەمڕۆ بە وتارەکەی دۆناڵد ترامپ دەست پێکەین کە شەوی ڕابردوو وتارێکی پێشکەش کرد هەرچەندە وتارەکە چاوەڕوانێکی زۆری لێکرا بۆی کە بڕیارێکی گرنگ و یەکلاکەرەوە لەبارەی جەنگەکە ڕابگەێنێت تەنانەت هەندێک لە میدیاکان شرۆڤەکاران زانیاری دزە پێکرا و باسییان لەوە کرد کە ڕەنگە دۆناڵد ترامپ ئاگربەستیا ڕاگررتنی جەنگەکە ڕابگەێنێ بەڵام کاتێکە وتارەکە و ناوەخن و ناوەڕۆکەکەیمان بینی لە ئاستی چاوەڕوانەکانە نەبوو بە جۆرێکە تەنانەت هەندێک لە میدیاکانی ئەمریکا بە تایبەتی و میدیانەی کە وەکو لایانی ئۆپۆزیسیۆنی ئەوانی کە نزیک لە دیموکراتەکان بوون ئەو فشارە ئیعلامی و ڕاگەیاندنی کە لەسەر ترامپ دروستیان کردبوو هەستا کرد وەڵامدانەوەی بەشێک لەو پروپاگەندانە بوو و بەو جۆرە باسی وتارەکانە کرد کە وتارێکی بێناونیشان بوو واتە دۆناڵد ترامپ شتێکی تازەی نەوت تەنها جەختکردنەوە بوو لەسەر ئەو لێدوانانەی کە پێشتر چەندین جار باسی کردوون تەنها شۆیەک بوو تەنها نمایشێک بوو باسی لە دەستکەوتەکان و گەورەی هێرشەکانیان بۆ سەر ئێرانە کرد تەنها ئەوەندە نەبێت کە شتێکی تازەوەندە بوو کەوتی جەنگەکە 2 بۆ 3 هەفتە خانێ لە بەرامبەر و لێدوانی دۆناڵد ترامپ بە لێپرسراوانی ئێرانیش بێکاردانەوە نەبوون وەڵامیان هەبوو هەرێکە لە محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمان و هەرێکە لە عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران ئەم شەو و سوپای پاسدارانیش بە هەمان شێوە وەڵامی لێدوان و قسەکانی دۆناڵد ترامپیان دایەوە کە لەبارەوەی کە ئەوەی کە ترامپەڵێ ئەگەر بێت و ئێرانەکان بە خواست و مەرج و داواکاریەکانی ڕازی نەبن ئەوە خراپتر لە جاران لیانەدەن جەنگەکە بنە قۆناغێکی نوێوە ئەم جارە هێرشەکان لە ڕەنگە لە مەیدانی سەربازی یاخود لە دوای تاوکردنی ئامانجە سەربازیەکان و ژێرخانە سەربازیەکانی ئێران بگوازنەوە بۆ ناوەندەکانی وزە و ژێرخان وەکوی کە ترامپەڵێ بە جۆرەکەدن لە ئێران کە ئیگەڕێنەوە بۆ سەردەمی بەردین ئێرانەکانیش وەڵامی ئەمەیان دایەوە دەڵێن ئامادەین با بگەڕێنەوە بۆ سەردەمی بەردین کە وەش لێبدانەوە و قسەی جیاواز دەڵەگرێ دواتر قسە و باس لەم بارەیەوە ئەەکەین وە لەسەر ئاستێرەمی کوردستانیش وە لەسەر ئاستی عراقیش کاردانەوەکان و لێکەوتەکانی جەنگەکە وەکو هەمیشە و شەوانی ڕابردوو بەردەوام بوو ئەمڕۆ لە عراق بە هێرش و بردومانەکان بۆ سەر بارەگەکانی حەشدی شعبی لە نینەوە و لە ئەنبار هەبوون و ئەم شەوی هێرشێکی دیکە هەبوو بۆ سەر دەواازەی ترێبی لە نێوان عراق و ئوردن لەسەر ئاستێرەمی کوردستانیش دوایەوەی کە شەوی ڕابردوو شەوێکی پڕ لە هێرش بە تایبەتی بۆ سنووری پارێزگای هەولێر کە وەکوی باسکرا لە ماوەی 24 ساعتە زیاتر لە 25 درۆن ئاڕاسی هەولێر کرابوو سەر لە ئێوارەوەی ئەمڕۆ و ئەم شەو تا ڕادەیەک ڕەوشەکە هێور بوو بۆ بەڵام ئێستا دوایین هەواڵی بەپەلە کە لە پام لێرانەوە بەدەستمان گەشتەوەیە کە لە هەولێر دەنگی چەند تەقینەوەیکی بەهێز بیستران
بەر لەوەی بچینەوە لای ڕووماڵی جەنگەکە و بچینە تاران و لەوێ سامان سلێمانی پامنێری کورسات نیوز وەربگرین دەچینە هەولێر چونکە لە هەولێر تەقینەوە ڕوویداوە ئێستا دەنگی تەقینەوە بیستراوە لە ئاسمانی هەولێر درۆنەکان تێکشکێنراون قارەمان جەوهەر پامنێری کورسات نیوز لە هەولێرە گەر ئامادە بێ قارەمان سڵاو لێ بێم کاتە باش ئەگەر پێمان بڵێ دوایین زانیارەکان لای ئێوە لەبارەی تەقینەوەکانی کەمێک بەر لە ئێستا چی بوون دەنگی تەقینەوەکان لەکوێ بیستراون و زانیارەکان لەو بارەیەوە چۆنن بەڵێ بەڵێ ئاراسە کاتت باش ینی کەمتر لە نیو سەعات دەبێت زیاتر بۆ 4-5 دەنجی گەورە لە ئاسمانی هەولێر هات ینی لە ئێوارەوە تاواکوون ینی نزیک سعات 12 تا ڕادێکی زۆر ئاسمانی هەولێر ئارام بوو دەنجی فڕۆکە دەنجی درۆن نەهاتوون بەڵام 4 بۆ 5 دەنجی گەورە هاتن بە پێی ئەو بەدەوەداسوونانەی کە من کردومە نزیک فڕۆکەخانەی هەولێر و قوسڵخانەی ئەمریکا بوون ئەم دەنگانە بەڵام تا ئێستا دیار نینە کە تەقاندنەوەی درۆنە یاخود ئەم دەنگانە دەنجی موشک بوونەکە لە ئاسمانی هەولێر تێشکێنراون زەرەر و زیانەکان دیار نینە بەپێی ئەو گرتە ڤیدیویانەی کە بڵاویش دەکرێنەوە زەرەر و زیانی جانی مادی نەبووە ئەو دەنگانەی کە هاتوون لەگەڵەوەش ئەگەر باز لەوە بکەین یعنی لە بەیانیەوە تاوەکو نیوەڕۆ 4 درۆن لە ئاسمانی هەولێر تێکشکێنراون کە بەشی زۆری درۆنەکان لە دەرەوەی سنتەری شاری هەولێر بوونە لە شوێنی چۆڵاتی کەوتونەتەوە و زەرەر و زیانی جیانی مادی نەبوونە بەڵام ئەگەر باز لە شەوی ڕابردوو بکەین بەڵێ ینی ئەو کاتانەی کە ئێستا قسە لەگەڵ تۆ دەکەم نزیکەی زیاتر لە 20 درۆن لە ئاسمانی هەولێر تێکشکێنران بەشێک لە درۆنەکان شوێنێکی هەولێر کەوتنە خوارەوە لە ئیسکان لە چێشخانەیە کەوتە خوارەوە کە زەرەر و زیانی زۆری هەبوو بە هەمان شێوە لە چەند شوێنێکی تر بەتابەت لە گەڕەکانی هەولێر لەسەر چەندبانی سەرخانوی چەند ماڵێک کەوتەوە ئەمیش بە هەمان شێوە زەرەر و زیانی مادی هەبوو بەبێەوەی کا زەرەر و زیانی جانی هەبێتن بەڵام ئێستا کە قسە لەگەڵ تۆ دەکەم تا ڕادەیەکی زۆر دەنجی فڕۆکە نایەت دەنجی درۆن نایە بەڵام ینی کەمتر لە نیو سەعاتێک دەبێت باسم کرد 4 بۆ 5 دەنجی گەورە هاتن نزیک فڕۆکەخانە و قوسڵخانەی ئەمریکا بوو بەڵام تاواکو ئێستا دیار نییە زەرەر و زیانەکان چینە بەڵام بە پێ و گرتە ڤیدیویانەی کە هەیە زەرەر و زیانی گیانی و مادی نەبووە تەقاندنەوەی درۆن بە یاخود موشک بە لە ئاسمانی هەولێر ئەوەی کە باسم کرد ینی لە ئێوارەوە تاواکو کەمێک بەر لەگەڵ تۆ قسە بکەم تەنها ئەوە هەبووە هیچ هێرشی درۆنی تر نەبووە بە تایبەت لە سەر لە ئێوارەوە تاواکو نزیک سەعات 12 بە شێوەشی گشتی شەقام و شوێنە گشتەکانی هەولێریش تا ڕادێکی زۆر وەکو پێشووتر ئاساین و جموزۆڵ و هاتوچۆی خەڵک تا ڕادێکی زۆر هاوشێوەی شەوانی ڕابردوو کاتەکانی ڕابردوو ئاساییە زۆر باشە قارەمان منویستمەوەت لێ بپرسم تەمان بە هیوای ئەوەی کە ئاسمانی هەولێر و شارەکانی تری هەرێمی کوردستان و تەواوی کوردستان هەمیشە ئاواهی ئارام و بێدەنگ و بێتەقینەوە و بێدرۆن بێ بەڵام بیستم لەبارەی ئەو بپرسم شەوی ڕابردوو کە ژمارە هێرشەکان زۆر بوون و کەوتنە خوارەوەی پارچەی درۆنەکان زۆرتر بوون بە شێوی گشتی ئەمانە کاریگەریان لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکە بوو ئەمڕۆ کاردانەوەکان ئەمڕۆ چۆن بوون خەڵک ئەو مەترسیانیان ڕەواندەوە تێپەڕان کە مێرشانە بۆ سەر ناوچەی مەدەنی و بۆ خەڵک نین بەڵام هەندێک جار کەوتنە خوارەوەی پاشماوەی درۆنەکان مەترسی دروستەکان ئانی بە شوێکی گشتی کاریگەری هەبوو لەسەر ژیانی ڕۆژانی ئەمڕۆ لە هەولێر ینی ئاراس تا ڕادێکی زۆر نەخێر ینی بازاڕەکان هاوشەوەی پێشووتر قەرەباڵغ بوون ینی شەقا میزگان کە دوێنێ درۆنێک بەر چێشخانەیەکەت بە هەمان شێوە قەرەباڵغی هەبوو جموزۆڵی خەڵک هەبوو لە شەقامەکە و بەشێکی زۆری ئەو خواردنگە و چێشخانانە یا کارتریانەی کە لەو شوێنە هەیە بە هەمان شێوە سەرتەری شاری هەولێر شاوشەوەی پێشووتر بۆ پێیکە ینی لە هەولێر ئەزمونێک هەیە ینی خەڵکەکە ئەزمموی هەیە جۆبیستی ئەم دەنگانەیە بە بەردەوامی ینی کە دەنگێکی گەورە دێ دەزانن تەقاندنەوەی درۆنە یاخود هێرشی درۆنیە کە دەکرێتن لەگەڵەوەش ینی لە ڕابردوو ینی تاوەکو ئێستاش بەشێک لە هێرشەکان بۆ سەر فڕۆکەخانە و قوسڵخانەوە بەڵام بەشێکی تریان بۆ شوێنی نیشتە جێبوون بوون و لە بەشێک لە گەڕەکان دەکەوتنەوە بەڵام زەرەر زیانی جیانی نەبوو تاوەکو ئێستا بەو شێوەیە بێت کە قەبارە و ژمارە زۆری هێرشە درۆنیەکان بۆ سەر هەولێر ینی بەڵام ینی جموزۆڵی خەڵک
هاتوچۆی خەڵک تەڕادێکی زۆر ئاساییە وەکو پێشووترە وەک باسم کرد بۆ پێیکە خەڵک ڕاهاتووە لە دەنجی تەقاندنەوەی درۆنەکان و قۆپارێزیان لە شوێنە قەرەباڵغیەکان بە تایبەت پێشووتر ینی لە مانجی ڕەمەزان و بەر لە مانجی ڕەمەزان چەندین بیستیڤاڵ و چالاکی و مەراسی بەڕۆدەچوو بەڵام ئێستام چالاکی و مەراسمیانە نەماون یاخود ناکرێت بەهۆی ئەم بارودۆخۆی کە هەیە بۆیە بازار و شوێنە گشتەکانی تر هەروەک پێشووتر خەڵک کەسابەتی خۆی دەکا قەرەباڵغی هەیە و هاتوچۆی خەڵکیش بە هەمان شێوە لە شەقام و شوێنە گشتەکان هەیە. قارەمان ویستمەوەت لێ بپرسم باسی شتێکی کرد سەرنجی ڕاکێشان کەوتنە خواروی پاشماوەی درۆن لە شەقامی سکان بەسەر شوێنە مەدەنیەکانە با بڵێن بەسەر خواردنگە و شوێنە گشتەکانە ئەوەندەی کە ئێوە ئەمڕۆ بە دوواداچوونتان کرد و زانیاریتان هەبوو دوای وەرگرتنی مۆڵەت لە دام و دەستگا ڕسمیەکان بۆ ڕووماڵکردنی شوێنەکە ئەم شوێنە مەدەنیە وەکو شوێنێکی وەکو شەقامی سکان و کافتریا و چێشخانە لە ناوچەیە ئامانجی ڕاستەوخۆ بوونیا کەوتنە خواروی پاشماوەی درۆن بوو جیاوازیەکەیە لە هێرشەکانە لە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو یان زووتریش سەرەتای دەستپێکردنی هێرشە درۆنەکان بۆ سەرهێرمی کوردستان ینی دەرئەکەوێ ئاراستی هێرشەکان بۆ سەر ناوچە مەدەنیەکان بن یاخود نەخێرتەنا کەوتنە خواروی پاشماوەی درۆنەکان. بەڵێ ینی ئاراسەوەی کە ینی لە سەرەتای جەنگەکەەوە تاوەکو ئێستاەوەی کە خۆم وەکو ڕۆژنامەنووسێک یانەوەی کە بە دوواداچوونم کردوێ بۆ پێی کات ینی لە تەواوی بەشێکی زۆری ڕووماڵەکانی شەوان لەو شوێنانە بوومە کە نزیکی کەوتنەوەی درۆنەکان بوونە پێشووتر لە ئاسمانی فڕۆکەخانە و سوخانی ئەمریکا بەشێکی زۆری درۆنەکان دەتەقێنرانەوە زەرەر و زیانەکان بەو شێوەیە نەبوون بەڵام ینی ماوەیەک دەبێت ینی هەفتەیەک دەبێتن بەشێک لە درۆنەکان ینی لە سەر ماڵەکان دەکەونەوە بە نمونە ئەگە باز بکەم لە عنکاوە لە سیدوی پارک ینی لەو گەڕەکانە لە گەڕەشی نووسەران چەند شەوێک پەر لێستا چوینەوە ماڵێکە درۆنێک کەوتووە ماڵەکەیان و ینی زەرەر و زیانی زۆری بەرماڵەکە کەوتو بەڵام درۆنەکەش نەتەقی بوو لەگەڵەوە چەند ماڵێکی تریش زەرەرمەند بوون. شەوی ڕابردوش بە هەمان شێوە لە هەولێر لە ئیسکان چێشتخانەیەک بە هەمان شێوە درۆنێک لە چێشخانەکە کەوت بۆ خوارەوە بەبێ ئەوەی کا بتەقێتن نی بەدڵنیاییەوە کە درۆنەکە دەکەوێتن هێزەمنیەکە هەڵی دەگرنەوە دواتر ئێمە بەشێک لەو شوێنانەی کە فەرماگەی میدیا و زانیاری ڕێپێدانمان پێدەدا دەستنەوە شوێنان ڕووماڵ دەکەین بەڵێ دیمەنەکان دەبینین ئامانجی درۆنەکانە بۆ پێیکە ڕاستەخۆ درۆنەکە دەکەوێتە ئەو شوێنە بەڵام پێشووتر وەک باسم کرد بەهۆی کەوتنەوەی یاخود تەقاندنەوەی بەشێک لە درۆنەکان پاژماوەکانیان دەکەوتنا بەشێک لە شوێنەکان بەتایبەت ئەوان لە ئاسمانی هەولێر دەتەقێنرانەوە لە بەشێک لە گەڕەکەکان لە کۆڵانەکان لە بەشێک لە شەقامەکان دەکەوتنەوە بە نمونە شەقامی 100 مەتری هەیە 120 مەتری هەیە لەو شوێنانە لە گرتە ڤیدیۆکان دیار بوون کە دەکەوتنە خوارەوە بەڵام بەشێک لە درۆنەکان وەک باسم کرد یانی نزیکەی هەفتەیەک بۆ دەڕۆژێک دەبێتن لە گەڕەک و شوێنەکانی کاری هاوڵاتیان نی بازاڕەکان دەکەوێتە خوارەوە بەڵام تا ئێستا زەرەر و زیانە جیهانیەکانی بەڵام زیانە مادیەکان زۆرن کە بەپێ ئەو دیمەنانەی کە ئێمە دەچین دەیبینین یاخۆ دەگرتە ڤیدیۆیانەی کە بڵاو دەکرێنەوە. خارمان ئەو جیاوازەی کە باسی کرد لە ماوەی ئەو دەڕۆژەی ڕابردوو کە کەوتنە خوارەوەی پاشماوەی درۆنەکان لەسەر ناوچە مەدەنیەکان زیادی کردووە دەبێ هۆکاری ئەمە چۆن بێگەر زانیاری تەبێ یاخۆ دەگەر ڕێگە پێدراو بێ باسی کە ئایا هیچ گۆڕانکاریەک لە بۆ نمونە لە شوێن لە شێوازی سیستمی بەرگری لەولێر ئەمڕۆژ کە بینیمان ئومێد خۆشنا و پارێزگاری لەولێر باسی لەوە کرد کە و دەنگۆیانەی باس لەوەکەن کە سیستمی بەرگری هاوپەیمانان و ئەمریکا لە هەولێر گوایە ناچالاک بێ یاخود هەر دەنگ و زانێرێک لەم بارەوە هەمووی ڕەتکردنەوە باسی لەوە کرد کە سیستەمەکە کارە بە شێوەی 24 ساعت بە شێوەی خۆکارانە کارەکە مەبەستم لەوە بوو هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە هیچ جیاوازیەکە یان هۆکارەکە چیە ئێستا ئاراستی درۆنەکان یا کەوتنە خواروی پاشماوەی درۆنەکان کەوتنە ناوچە مەدەنیەکان. بەڵێ ئەنی ئاراسکە ینی دوو خاڵت بۆ باز دەکەم کە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. نی پارێزگاری هەولێر ئەوەی ڕاگەیان بەڵام ینی پێشووتریش بە هەمان شێوە ئەوەی ڕاگەیان بوو کە جیا لەو دوو سیستەمە بەرگریەی کە لە هەولێر هەیە بە نمونە لە فڕۆکەخانە و لە قوسڵخانە بە هەمان شێوە لە فڕۆکەی زەنجیش بە هەمان شێوە ئەو درۆنانە تێک دەشکێنێت کە لە ئاسمانی هەولێر هەیە ینی ئەمیش ماوەیەکە کەوتۆتە کار ئەمە خاڵی یەکەم ینی خاڵێکی تر ئەوەیە کە ینی زۆری ژمارە ئەو درۆنانێک کە دێنە هەولێر بە نمونە لە شەوی ڕابردوو زیاتر لە 20 هێرشی درۆنی هەبوو چەند شەوێک بەر لە پێشووتر نی زیاتر لە 20 هێرشی درۆنی بوو ینی بە شێوەیەکی پەش و بڵاو درۆنەکان دێنە سەر ئاسمانی هەولێر بەشێکیان ڕەنگە بۆ ئامانجەی کە ڕەوانە کراوە نەپێچێت لە شوێنی نیشتە جێبن بکەوێتن یاخود لە شوێنی تر بکەوێتەوە بەشێکی تر لە ئاسمانی هەولێر دەتەقێنرێتەوە ئەو سیستەمە بەرگریانەی کە هەیە کە هاوپەیمانان دایان ناوە بۆیە
ینی بەهۆی زۆری ژمارەی هێرشە درۆنیەکان ئەمانە هۆکار بوونە بۆی کەوا بەشێک لەو شوێنانەش بپێکشێترێ بە نمونە لە چێشتخانەیەک بکەوێتە خوارەوە لە سەربانی ماڵێک بکەوێتە خوارەوە بەڵام ینی ئەو ڕوونکردنەوە وەڵامە ڕەنگە دەستگا ئەمنیەکان باشتر بزان بۆی کە ینی اتیجاهی یاخود ئاراستی ئەم درۆنانە پێشووتر بۆ شوێنێک و ئێستا بۆ شوێنێکی تر دێن بەڵام ئەوەی کە خۆمەکو ڕۆژدامەنووسێکە ینی بەپێ ئەو ئەزمونەی کە لە سەرەتای جەنگەکەەوە تاوەکو ئێستا هەمە ئەوەیە ینی نزیک دە ڕۆژێک دەبێتن ژمارەی درۆنەکان زۆر زیاتر بووە دەنجی تەقینەوەکان زۆر زیاتر بوونە و تەقاندنەوەی درۆنەکانیش دوو سیستەمی بەرگری و فڕۆکەی زەنجی لە ئاسمانی هەولێر ئەنی ئێستاش دەنجی فڕۆکەی ئاسمانی لە هەولێر دێتن ینی ئەمانە درۆنەکان دەتەقێنەوە ڕەنگە بەشێکیان ئەو پارسانە بکەونە شوێنی نیشتەجێبوون ڕەنگە درۆن بێتن بکەوێتە ئەو شوێنانە بۆیە بەشێک لە وەڵامی پرسیارەکەت ئەوەیە کە هێزە ئەمنیەکان ڕەنگە ئەوان ڕووکردنەوەی زیاتریە هەبێت سەبارەت بە ئەو زەرەر و زیانانەی کە لە شوێنی نیشتەجێبوون و ئاراستە و ئێتیجاهی ئەو درۆنانە بێت. زۆر باشە قارەمان ماندوو کردی بەڵام ئەخیر پرسیار هەرچەندە ویستم لەبارەی کەشەوا پرسیاری لەکەم ڕەوشی کەشەوا چۆنە پێما بێ بارانە بارێ ئەبینم واتە ڕەبیت لەو بارەوە بەڵێ بەڵێ ئارازانی کەمێک دەوێت بارانش خۆش دەبارێت لە هەولێر بەپێ ئەو شەپۆڵە بارانبارینەی کە دەستگای کەژناسی بڵاوی کردوتەوە ڕەنگە لەسەر ڕۆژی داهاتش بە هەماشەوە بارانبارین بەردەوامی هەبێتن ئەنی پەیتا بارانەکە خێرا دەبێتن وەک لە دیمەنەکان تۆش زیاتر ڕەبی قارەمان سپاس بەڵێ زۆر سپاس بڵێ ئەوەی کە باسم کرد ڕەنگە سبەی گرفت بۆ بەشێک لە خەڵک دروست بێت کە دەستنە سەیران و گەشت دەکەن بەهۆی ئەو بارانبارینێکە هەیە. دەست خۆش قارەمان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی بە شوێکی ڕاستەوخۆ سپاس بۆ زانیارەکانت. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان دوایین زانیاریەکان بوون لەبارەی دەنگی تەقینەوەکانی هەولێر کە ماوەی نیو سەعات بەر لە ئێستا لە هەولێر دەنگی چەند تەقینەوەیەکی بەهێز بیسران قارەمان ئاماژەی بۆدا کە هاوشەوی شەوانی ڕابردوو تەقینەوەکان بێکاریگەر بوون دەنگی تەقینەوەکان دەنگی تەقاندنەوە و پوچەڵکردنەوەی ئەو درۆنانە بوون کە دێنە ئاسمانی هەولێر لەوێ سیستمی بەرگری وەڵامیانە دەنەوە و تێکیانەشکێنن و دوایین قسە و باسیشمان لەسەرەوە بوو کە ڕەوشی کەشوار لە هەولێر ئێستا بارانبارین و بۆ قارەمان باسی کرد ڕەنگە بۆ سبەینێ هەینی ئەگەر کەسانێک پلانی چوونە دەرەوە و سەیران و گەشتیان هەبێ دەبێلانی کەم حساب بۆ ڕەوشی کەشوار بارانبارین بکەن ئەگەر بارانبارینەکە بە جۆرێکیش نەبێت کە ڕێگری لە چوونە دەرەوەی هاوڵاتیان بۆ گەشت و سەیران بکە. لە هەولێرەوە دەچینەوە لای ڕووماڵی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا پێشتر باسیەوەم کرد لەبەر تەقینەوەکانی هەولێر قسەکانم ڕاگرت باسیەوەم کرد کە دۆناڵد ترامپ شەوی ڕابردوو لە پەیامەکە باسیەوە کرد کە جەنگەکە کۆتایی نایە خوڕاناگیرێ و بۆ ماوەی 2 بۆ 3 هەفتەی دیکە بەردەوامە بێ و هەڕەشەی ئەوەی کرد لێرە بەدواوە دوایەوەی کە دەسەڵاتدارانی ئێران سیستمی ئێران ڕژێمی ئێران ئامادەنین وەکوی ترەمپەڵێ بێنە پێشەوە بە خواست و مەرجەکانی ترەمپ ڕازی بن هێرشەکان دەچنە قۆناغێکی نوێوە تونترە بن ئەم جارە هێرشەکان بۆ سەر دام و دەستگاکانی وزە و نەوت و کارەبا و ژێرخان و ڕەنگە جادۆبان و ڕێگاوبان و پردەکانیش بگرێتەوە و لە دوای چەند سەعاتێک لە دوای قسەکانی دۆناڵد ترەمپ بینیمان ئێوارەی ئەمڕۆ یەکەم هێرش بۆ سەر ژێرخانی ئێران ڕوویدا کە ئەویش هێرشکردنە سەر پردی بیوەن بوو لە نێوان تاران و کەرەج ئەوەی کە لەسەر شاشەکە ئیبینن دیمەنی پردەکەیە دەمەوێت زانیاریتان لەسەر پردەکە و لەسەر ئەو موشەکەش پێ بڵێم کە هێزەکانی ئەمریکا پردەکەیان پێکردە ئامانج ئەوەی کە دەیبینن ئەمە ناوی پردی بیوەنە ئەم پردە درێژکراوەی ڕێگای خێرای هیمەتیە کە لە شاری تارانەوە بەرەو ناوچەکانی باکووری ئێرانە ڕوا ئەوەی کە پێوترێت جادە چالووس ئەم پردە ئامانجی ئەوەیە کە ئەو قەرەباڵخی لە کاتی هاتوچووە لە تاران و بۆ ناوچەکانی باکوور و بەرەو شاری کەرەج کە ناوەندی پارێزگای بورزە دروستە بێ ئەو قەرەباڵخی چارەسەر بکە ئەم پردە بە بەرزترین پرد لە نەکرد لە ئێران بەڵکو لە ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاستدا ئەنرێ و درێژەکەی ئەگاتە زیاتر لە 1 کیلۆمەتر بە دیاریکراوی 1050 متر درێژە بەرزەکەی لە 36 متر تاوەکو 46 مترەواتە بە پێی چەند پۆینتەکانی ئەگۆڕێت بەرزەکەی بەڵام بەشەی گشتی 46 متر لە هەندێک شوێنە بەرزە کە بەرزترین پردە لەسەر ئاستی خۆرەڵاتی ناوەڕاست ئەم پردە لە 8 جوینت پێکاتووە درێژترینیان 172 مترە وەکو باسم کرد ئەو پردە شاری تارانە بەسێتەوە بە ناوچەکانی باکووری ئێرانەوە بەسەر گەڕەکی عەزیمەی شاری کەرەجا تێپەڕێواتە لە ڕووی استراتیژیەوە ئاماژ لە دروستکردنی پردەکە کەوە کۆی لە وێنەکە ئایبینن لە جۆری هەڵواسراوە
گواستنەوەی ئەو قەرەباڵخێ لە ڕێگای خێرای هیمەتیەوە لە ناو شاری تارانەوە بۆ جادە چالووس بەرەو باکووری ئێران ئەلبەتە دروستکردنیان پردە لە دوای ئەوە هاتووە کە کاتێکە لە قەرەباڵخی لە باکوورەوە دەگەڕێتەوە بە ناو شاری تارانەوە قەرەباڵخی هەردوو شاری کەرەج و قەزوینیشی تێکەڵە بوو قەرەباڵخێکی زۆر بۆ هاتوچۆی شۆفێران و هاوڵاتیان لەو ناوچەیە دروستە بوو بۆیە ئەم پردە مەبەستێتی ئەو قەرەباڵخێ چارەسەر بکە بۆ بەپێی دوای زانیاریەکان کە دەستکەوتووە هەرچەندە باس وەکو لە وێنەکەی دیارە لەسەر پردەکە هاتوچۆ هەیە بەڵام هەندێک لە میدیاکان ئێرانیش باس لەوەکەن کە گوایە پردەکە هێشتا نەکراوەتەوە دوو مانگی مابوو وادەکەی بۆ کردنەوەی بەڵام وەکو لە وێنەکە دیارە پێش بردومانەکە و دوای بردومانەکە هاتوچۆ لەسەر پردەکە یەکەواتە ئەوەی کە میدیاکان ئێران باسەکەن ڕەنگە وەکو پاساوێک بێ بۆ ئەوەی کە ئیدانەکردنی هێرشەکە بێ بۆی کە شوێنێکی مەدەنی ژێرخانێکی مەدەنی کە پرد و ڕێگاوبانە کراوەتە ئامانج دەمەوێت زانێت سەرنجتان بۆ ڕابکێشم ئەو موشەکەی ئەو بۆمبەی کە ئەم پردەی پێکرای ئامانج لە جۆری GBU 31 واتە لە جۆری بۆمبە سەنگەرشکێنەکان خۆتان نزانن بۆمبی GBU واتە گاید بۆمب یونت ئەو بۆمبانەی کە زیرەکی و بۆمبی زیرەکیان پێوترێ و ئاراستەکرێن و ڕێبەریەکردن لەلایەن ژیری لەلایەن سیستمی ئەلکترۆنی ئەوانەوە لەو جۆرە بۆمبانەیە لە جۆری لە تایپی سیویەکە کێشی 900 کیلۆ ئەبێ درێژەکەی نزیکەی 3 مترە و نرخی لە ئەوەی کە خۆمان پێڵین 180 وەرەقە تا 250 وەرەقە ئەبێ کە ئەم پردە لە ماوەی سەعاتێکە ئەمڕۆ دووجار بردومان کرا و کرایە ئامانج وەکو دوایین زانیاریش لەبارەی زیانەکانی پردەکەەوە بڵاو کرایەوە ئەم شەو میدیاکان ئێران باسییان لەوە کرد کە لە ئەنجامی بردومانەکەدا پردەکە کە دووجار کراوەتە ئەمەد بەتەواتی لە کار خراوە قوربانی لێکەوتوتەوە لانی کەم 8 کەس کوژراون و باس لەوە کرێن 95 کەس بریندار بوون هۆکاری ئەو زۆری ژماری قوربانەکانش بۆ واگەڕێتەوە وەکو میدیا ئێرانەڵێ ئەم پردە بەسەر ناوچەیەکە تێپەڕە پێشتریش وتم کە ناوچەی گەڕێکی عەزیمەیە لە شاری کەرەج ژێر پردەکە ناوچەیەکی باخ و باخات و بۆ سەیرانکردن و گەشت و گوزار بە کەڵک دێ خەڵک ئەمڕۆ لەوێ بوون بۆ گەشت و سەیران بە تایبەتی کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی سیانزە بەدەر بوو ژمارێکی زۆر لە خەڵکی ئێران و بە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ گەشت و سەیران چوبنە دەرەوە لە دیمەنەکە دیارە کە بۆمبەکە چۆنێک کاتە ئامانج بە تایبەتی جاری دووەم کە هێرشەکە کاریگەری ئەوەی کە دەبین بەڕێزان بێزەبت ئەوەی کە باسمان کرد خەڵک بۆ گەشت و سەیران لە نزیکی پردەکە بوون بە تایبەتی لەو ناوچەیەکەوێتە ژێر پردەکەەوە دیمەنەکانیان تۆمار کردوانی خەڵکێک کە لەوێ بوون بە مۆبایلەکانیان دەبینن کە وێنەی ڕووداوەکەیان کردو لە کاتی کردە ئامانجی پردەکەدا هەر بۆیە میدیا ئێرانی شەڵێ بەشێک لەو خەڵکانەی کە لەوێ بوون زیانیان بەرکەوتووە لانی کەم 8 کەس کوژراون و 95 کەس بریندار بوون و دوای هێرشەکە کاردانەوە دروست بوو ئێرانەکان جوابی ئەمریکایان دایەوە هەر باسییان لەوە کرد کە مادەم ئەوان دەست بۆ ژێرخانی ئێرانە بن و پردەکانیان کردو ئامانج ئەوانش کاردانەوە نەبێ پردەکانی ناوچەکە ئەکەنە ئامانج وە دۆناڵد ترەمپیش باسی لەوە کرد کە ئەمە دوایین پردنابێکەکەنە ئامان چەند پردێکی ترەکەنە ئامانج تاوکو کاتە ئێرانەکان ناچارە بن کە سازش بکەن و بێنە پێشەوە ڕێ بکەون ئەگەر ناهێرشی دیکە ئەنجامە دەوەکوی کە ترەمپ باسی کرد کە هێشت ئێستا کاتی ئێستا ڕێ بکەون ئێستا بێنە پێشەوە باشتر تاوەکو کات درەنگ نەبوو ئەگەرنا هێرشی زیاتر دێتە پێشەوە ئەمەشکەی بینن دیمەنی شاری تارانە دیمەنی پاشماوەی هێرشەکانە کە فڕۆکاری ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر تاران بەردەوام ئەنجامێدەن ئەمە یەکێک لە دیمەنەکان دیمەنی شوێنەکە کە کراوەتە ئەمان زیانی گەورەی بەرکەوتووە کۆی بینی پاشماوەکانی ئەمان لە دیمەنی ماڵەکە چێکە کرابێتە ئامانج لەوێ حەوزێکی ئاو هەیە و وەکوی لە وێنەکەی دیارە بە تەواوەتی شوێنەکە خاپور بووە زیانی بەرکەوتووە و دەمەوێت سەرنجتیان بۆ ڕابکێشم کە لە دوای هەڕەشەکانی دۆناڵد ترامپ لە دوای کردە ئامانجی پردەکەی بیوەن لە کەراج کە ئەوە بە یەکەم هێرش بۆ سەر ژێرخانی ئابووری لە دوای پەیامەکەی دۆناڵد ترامپ داندێ ئێرانەکان جوابیان داوە عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران وەڵامی دۆناڵد ترامپی دایەوە کە وتی هێرشی لەو جۆرە ناماترسێنێ ئەمە دەلالت و گزارش لە ئەو کۆی کە ئەوڵێ ئەو باسی کرد لە ئەخلاقی دوژمنەکان و بەرامبەرەکانمانەکە و باسی لەوە کرد کە بەم جۆرە هێرشانە تەسلیم نابن و لە بەرامبەر ئاسفای پاسدارانش بە توندیاتنە سەرخەت
دەمێ سەرنجتان بۆ ڕاگەنداوێکی سوپای پازاران ڕابکێشم کە هەڕەشەی توندی تێڵێ لە بەرامبەر هێرشی کە کراوەتە سەر پردەکەی کەرەج هێرش بۆ سەر پردەکان لە ناوچەی کەنداو و لە وڵاتانی ناوچەکان جامەدەن بە دیاریکراوی باسی 8 پردیان کردووە کە دەبنە ئامانجی هێرشەکانی ئەوان یەکێک لەو پردانە کە باسەکرێت پردی مەلیک فات کە هەردوو وڵاتی سعودیە و بەحرێن پێکەوە بەسێتەوە و یەکێک لەو پردانە پردی شێخ جابر لە کویت و پردەکانی تر لە ئیمارات ناوی سێ پردیان هێناوە کە خستویانەتە سنووری ئامانجەکانیانە وەکو کاردانە و تۆڵەکردنەوە لە بەرامبەر هێرشکردنە سەرم پردەدا و ناوی سێ پردیشان لە وڵاتی ئوردن هێنا و باس کردووە کە دەبنە ئامانجی هێرشەکانی ئەوان برادران لە کۆنتترۆل نازانم ئەگەر سامان لە تاران ئامادە بێ بەڵێ دەچینە لای سامان سلێمانی پامنێری کورسات نیوز لە تارانەوە لەگەڵمانە سامان سلااو لێ بێ شەو باش ڕەوشی ئێستای تاران چۆنە هێرش و بردومان هەن یاخودنا و دواتر دێنە سەر باسکردن و قسەکردن لەبارەی ئەو پردەی کە ئەمڕۆ کرایە ئامانج و ئەم هێرشە چی لێ ئەخوێنێتەوە وەکو پێشاتێکی تازە چۆن لێکە درێتەوە بەڵام سەرەتا بابزانین ڕەوشی تاران چۆنە هێرش و بردومان هەیە یان نا سڵاوت لێبێ شەویت باش ئەم لەحزە کە منوتۆ قسەکەین بەیەکەوە جەوەکە ئارامە هیچ دەنگێک ناپیسرێنە سیستمی بەرگری و نە ڕۆکە و ئەوانە چەند ساعاتێکە ئارامیە لە ئاسمانی تاران هەیە توانم بۆ دوایین هێرشێکی کرایە سەرشاری تاران هاوکات بوو لەگەڵ جاری دووەم کە پردی بیوان بە ئامانجی گیرا هاوکات لەگەڵ ئەو لە یەک دوو ناوچەی تارانیش دەنگی تەقینەوە بیسرا بەرپرسان ئەڵێن کە ئەمڕۆ لانی کەم 9 بۆ 10 ناوچەی مەدەنی لە هەموو ئێران بە ئامانجی گیراون لە شارە جیاوازەکان کە چەقی ڕووداوەکان لە تاران بووە و لە باشووری ئێران سەبارەت بە پردەکەتەوە وردەکاریەکانت باس کرد تا ئێستا ئامارێک لەسەر کوژرانی 8 کەس و برینداربوونی 5 کەس پشتڕاست کراوەتەوە لەلایەن بەرپرسانەوە و من بە زانیاری ورد پێ دەڵێم کە ئەو پردە نەکراوەوە جا نازانەوە فۆتۆ ویددیوانە کە بڵاو کراوەتە بەڕاستی من نەمبینی ئێستا تۆ باست کرد ئایا ئەو پردە بێ یان نزیکە بێ یا شوێنێکی پێ بەڵام ئەو پردە چوو من پێشتریش متابعەم کرد بڕیار بوو لە تقریبا لە کۆتاییەکانی مانگی 5 یا لە مانگی 6 وتویان بەرپرسان ئەگەر بتوانین پرۆسەکە بگەینە پێشەوە ئەتوانین ئامادەی کردنەوەی بکەین دە ساڵێکە ئیشی لەسەرەکرێەوە بە شاکارێکی ئەندازیاری ناوی لێ ئەبرا نەتەنها لە ئێرانە بەڵکو لە ئاست ناوچەکەش شوێنێکی گرنگ بوو بەڵام ئەوەی کامڕۆ سیانزە بەدەر بوو خەڵکێکی زۆر و باخ و باخاتە بوون وای کرد کە بەڕاستی ژمارە قوربانیەکان زۆر بێەوە دوو جاریش بە ئاماژگیرا کە جاری دووەمی هێزە فریاگوزاریەکان لە شوێنەکە بوون ئەمە وای کرد دیسان ژمارەکە بەرز بێتەوە بەڵام لە سەبارەت بەوەی کە بۆچی ئەو کردەکرایە ئامانج بەڕاستی خوێندنەوە زۆرە دۆناڵد ترامپ پێ ئەسیرەوە کردوتی ئێمە ئەمانەوێت کۆمەڵی شوێن ئێران بکەینە ئامانج بۆ نمونە کۆمەڵی پردی و تەنانەت باسیەوە کەوتی دوو پردی زۆر جوان شکە بەم کەمە دەنگدانەوەی زۆری هەبوو لە ناو خۆیێران ئەڵێن ئەوانە هیچ پەیوەندی نە بە هەستەریەوە هەیە نە بە ئەتۆمەوە هەیە نە بە چەکەوە هەیە بە هیچ شتێکەوەنیەتی بەس ژێرخانی ئابووری وڵاتەیەوە دەنگدانەوەی زۆری بووە بەڕاستی چەند شت لە ئێران لە ماوەی 5 هەفتەی شەڕا زۆری دەنگدانەوە بۆ یەکێکیان ڕۆژی یەکەم خوێندنگاکەی مینا بوو کە زیاتر لە 180 خوێندکار قوربانی بوو لەو هێرشەدا ڕۆژی یەکەمی شەڕەکە دوایەوە چەند ڕووداوێکی تریش هاوشەوەی هەبوو وەکو کارگەکانی پۆڵا کە ئەویش لە ناو خۆی ئێران زۆر دەنگدانەوەیە بوو وای کرد کە خەڵکی ئێران بڵێن ئامانج نە ئەو شتانەیە کە باسەکرێ بەڵکو وێرانکردنی ئێرانەوە لە هەمان کاتا شوێنە پزیشکیەکان کە چەند شوێنە ئەم چەند ڕۆژە بە ئامانج گیراون لانی کەم 3 شوێنی ئامادەکردنی دەرمان و ڤاکسین و ئەوانە بەوەی ئەمڕۆ بە ئامانج گیراون لە تاران و ئەمڕۆژ ئەو بیوانە کە دەنگدانەوەیکی زۆری هەبووە خەڵکەڵێن بەڕاستی ئەو ژێرخانانە نابووە بۆ شەوەی بگرێت ئامانج وەلایەنێکیش لە ناوخۆی ئێران تەنات کۆمەڵی بەرپرس و ڕاگەیاندنی فەرمیش باسکەوە کە نەڵێن دۆناڵد ترامپ لە ناو مەیدانی سەربازیە هیچی پێ نەماوە بیکاوە ئەمریکا و ئیسرائیل بە جۆرە لە جۆرەکان لە مەیدانە سەربازیەکە شکستیان هێناوە بۆیە پەنایان هێناوەتە ژێرخانەکان لەو ڕێگەیەوە هەم گوشار بۆ حکوومەت بێنن هەم بۆ ئەوەی کە بتوانن لەسەر مێزی دانوستان هەرو جۆرەیەکان بۆ دۆناڵد ترامپ خۆی باسی کردووە امتیازێکی زیاتر وەرگرن بەڵام ئەڕێن بە هیچ شێوەیەکە من ناتوانێت وەڵامدەری خواستەکانی ئەوان بێت چونکە ئێستا شەڕێکی یەکلاکەرەوە لە ئارادایەوە حکوومەت ئێران بە هیچ شێوەیە بەلێدانی ئەو شوێنانە ئامادە نابێ امتیازێک لە گۆڕەکانی سیاسی ئەبدا بەڵام خاڵێکی گرنگ کە ئەمڕۆ ڕوویداوە و ئەوبەتە درێژەی بووە لە ڕۆژانی ڕابردووە بەڵام ئەمڕۆ تۆزێ
زیاتر بوو ئەتوانم بڵێم بە ئامانجگیرانی کۆمەڵی ناوچە بوو لە باشووری ئێران بۆ نمونە لە بەندەری ماحشەر لە پارێزگای خوزستان ناوچەیەکی کەناراوێ کراوەتە ئامانج کە ئەوێش تایبەت بۆ بە خەڵکی ئاسایی کە ڕۆژانە ماسی تیاگرن لەگەڵ دوو کەس لە کەسانی شارەزا لەو شارە قسەم کرد ئەمەد بەڕاستی ئەو شوێنێکی تەواو مەدەنی بووە خەڵک ڕۆژانە ماسی تیاگرن و پێێنی گەشت و سەیران بۆ ئەوێش دیسان نەبڕۆ لەبەر سیانزە بەدەر تۆزە قەرەباڵغی بە خۆی و بینیوەکە دیسان لەو کاتا بە ئامانجگیراوە ئەڵێن قوربانیەکانی زۆر بووە ئەمانە وای کردووە ئەو هێرشانەی باشووری ئێران و ئەم شوێنانی کە ئێستا باسم کردیا لە هەم پارێزگای خوزستان و هەم لە پارێزگاکانی تر وای کردووە کە جۆرە هەواڵی ئەوە بڵاو بێتەوە کە ئەگەری هێرشی وشکانی هەیە لە ڕۆژانی ڕابردووە بە تایبەت کە 3 ڕۆژ لە ئەم شەوەوە تا یەکشەمە پشووی مارکێتەکانمان هەیە لە ئەمریکا ئەڵێن ئەگەری هەیە ئەمریکا بێ پلانێک یا بۆ داگیرکردنی دوورگەیەک یا بۆ بردننی ئۆرانیۆمە پیتێنراوەکە بە تایبەت کە ئەسفاهانی شەزانین زۆر سامان دەمێت دواتر قسە بکەین لەسەرەوەی کە هیچ پلانێک ئەخوێندێتەوە لەوەی کە ئەمریکا بەنیاز بە هێرشی زەمینی جا سنووردار بێ بەرفراوان ئەنجامدا بەڵام هەر لەسەرم پردە قسە و باس هەیە دوایەوەی کە سوپای ئیسرائیل ڕەتی کردەوە ئەوان پردەکان کردوێتە ئامانج زۆری نەخیان میدیاکانی ئەمریکا بەتایبەتی ئەکسیۆس باسی لەوە کرد کە لە زاری سەرچاوی ئاگدار و نزیک لە وەزارەتی جەنگی ئەمریکاوە کە ئەمریکا هێرشەکەی ئەنجامداوە ئەمریکا پردەکەی کردوتە ئامانج و ئەو لە زاری سەرچاوەوەی ئاشکرا کردبوو کە هۆکاری پشتکردن ئامانجیان پردەوەی کە لە سەر شاشی کورسات نیوزی ژێرسای بینین ڕەنگە هێندە بۆ ئەوە نەبێت کە دەست ببن بۆ ژێرخانێکی مەدەنی بەقەدەرەوەی کە بە پێی زانیاریەکانی ئەوان ئەم پردە بۆ مەبەستی سەربازی بەکارێنراوە جا گرنگی و استراتیژێتی پردەکە خۆتەزانی کە تەنها ئەوەندە نییە کە تارانە بەستێتەوە بە ناوچەکانی ئەلبورز و باکووری ئێرانە و کەمکردنەوەی قەرەباڵخی بەڵکو یەکێکی تر لە سوودە استراتیژەکانی ئەم پردەکە لەسەر ڕێگایەکی خێرایە تارانە بەسێت و بە ناوچەکانی ناوەڕاست و خۆراوای ئێرانەوە بەرەو ناوچەکانی ڕۆژەڵاتی کوردستان ئەکسیۆس باسی لەوە کرد کە ئەمریکەکان ئەڵێن ئەم پردە بۆ مەبەستی گواستنەوەی چەک و بەتایبەتی موشک بۆ ناوچەکانی خۆراوای ئێران بەکارهێنراوە بۆیە کراوەتە ئامان هیچ زانیارێک لەو بارەوە هەیە ئێرانەکان هیچ وەڵامێکیان بۆ ئەم زانیاریانە هەیە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە چەندمانیەکە کە ئاگاداری کردەوەی ئەو پردە بووین یا دروستکردنی ئەو پردە بوون کە گەشتووە قوتاقەکانی کۆتایی زیاتر لە سەری باسەکرا یەک دوو جارێک لەگەڵ بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری ئێران قسەمان کرد داوای ئیجازە کرا لەلایەن ڕاگەیاندنەکانەوە کە راپۆرتێکی لێ بکەن هەروەکەوت باستەوە کرا کە ئەمە شاکارێکی ئەندازیاریە و کۆمەڵە زانیاری هەبوو لەسەر پردەکە کە گرنگ بوو تقریبا چەند ڕۆژ پێش شەڕەکە کۆمەڵە لە ڕۆژنامەنووسانی ناوخۆیی ئێران ئەوانەی کە بۆ ڕاگەیاندنە ناوخۆیەکان ئیشەکەن سەردانی پردەکەیان کرد راپۆرتیان بۆ ئەوەی کە راپۆرتی لەسەر بکەن وەکو پێش راپۆرتێک پێشکردنەوەی پردەکە کە دوو سەمایەتی ماوە بەڵام بڕیار بوو یا پێش نەورۆز یا دوای نەورۆزیش ئەم گەشتە بۆ پەیامنێرانی بیانی دابنێت کە ئەوانیش سەردانی پردەکە بکەن من لەگەڵ دوو هاوکارێکی ڕۆژنامەنووس کە لە ڕۆژنامە ئێرانیەکان ئیشەکەن و پێش شەڕەکە سەردانیان کرد و ئێوارە قسەمە کرد کە ڕووداوەکەم بیست باسییانداوە کە ئەو شتێکە ئێمە لە نزیکەوە بینیمانە بەڕاستی پردەکە تەنانەت بەشەی کە خودی شەقامە سەرەکیەکە کۆتایی دێت و پردەکە لە هەردوو سەرەوە دەستپێکات تەنانەت قیرتاویش نەکرابوو و بە هیچ شێوەیە کۆتایی نەهاتبوو تەنانەت باسییان لەوە کرایەوە ئەو لە ناوەڕاستی پردەکەیش ئەو شوێنەی کە لە فۆتۆکانە هەیە یەکەم هێرشکە کرایە سەری ئەگەر بیبینی مەودایەک دروست بووە لە ناوان دووسەری پردەکە ئەم مەودایە تەنانەت پێش هێرشەکەیش هەبوو یانێ لە ئاست تقریبا چەند مترێک هێشتا مابوو بلیکێ بەیەکەوە کۆتایی بێ لەو ڕۆوە بە تەواوەتی ئەمە ڕەت ئەکرێتەوە بۆ شەوەی بۆ پێی کە تارانیشی ئەبەستەوە بە باکووری ئێرانەوە یانی هیچ پەیوەندیەکی بە ڕۆژهەڵاتی کوردستان یا ڕۆژاوای ئێرانەوە نەبوو لە بزرگڕای هەمەت یا دووسایدی هێمەت کە یەکێک لە گەورە ڕێگاکانی ناوشاری تارانە لە ڕۆژهڵاتی تارانەوە دەست پێکات تا ڕۆژاوا دێ ئەم پردە تا بەشێکی زۆری دەرەوەی تارانیش ئەو جادەی هێمەتە تا دەرەوەی بەشێکی دەرەوەی شاری تارانیش ئەڕۆیش ئەم پردە تەنها بەسەر کەرەجا ڕێەکەوت کە ئەو قەرەباڵغەیە کە ئەچۆ ناوشاری کەرەج نێڵێ و لە ڕێگەی ئەم پردەوە بیگوازێتەوە بۆ جادەی چالووس و بەرەو شمال کە ئیتر ئەڕۆژ یەکسەر بەرەو باکووری ئێران کە باکووری ئێرانیش ئەزانی لانی کەم لەم 5 هەفتەی شەڕا کەمترین بەرکەوتەی بووە و ناوەندێکی پێشەوەی شەڕەکە نەبووە بەڕاستی و یەکێک لە ئەمینترین شوێنەکانی ئێران بووە بۆیە ئێرانیەکان بەگشتی ئەوە ڕەتەکەنەوە ئەڵێن کردەوەیەکی
زۆر هەڵە بووە کە ئەمریکا کردوێتی ژێرخانی کردووەتە ئامانج و نەبووە بۆ شێوە ڕوودا بۆی ئێستش خەریکن بۆ بیانوانە لە ڕاگەیاندەکانە ئەمە وتەی ئێرانیەکانە لە ڕاگەیاندەکانە ینی بۆ بدۆزنەوە ئەمە ئەم ڕووداوەمان ئێمە چەند جارێکی تریش بینیوە لەم شەڕا یەکێکی ئەوەی عەسەلویە بوو پاڵاوگەکانی عەسەلویە کە بە ئامانج گیرا ئەگەر لە بیرێت بێ ئیسرائیل کردبووی کە دوای ئەوەی ئێران وەڵامی دایەوە و چەند پاڵاوگەیەکی لە ناوچەکە و لە ئیسرائیل کرد ئامانج یەکسەر خودی دونالد ترامپ هاتە سەر خەت و وتی ئەوە کاری ئێمە نەبووە ئیسرائیل بێ پرسکردن بە ئێمە کردوویەتی ئێمە داوامانێ کردووە دووپاتی نەکاتەوە کە کۆمەڵێ قسە و باسی لەسەر ئەمە دیسان لە ڕاگەیاندەکانی ئێرانە دروست کرد بەڵام ئەوەی هەیە ئەوەیە کە ئێران ئەڵێ ئێستا ئەڵێ ئێمە بە دنیاییەوە وەڵامی ئەو ئەکەینەوە چونکە ئەگەر وەڵام نەدەینەوە ئەگەری هەیە ڕووداوی تری بە دوایە بێت و خاڵێکی گرنگیشکایە ئەوەی کە دونالد ترامپ لە ئاخرین بابەتێکا کە باسیکە ئەڵێ ئێمە سێ پردمان کردووەتە ئامانج بەڵام بەڕاستی کەس نازانێت ئەو سێ دوو پردەکەی تر مەبەستی چیە و لەکوێ ڕووداوە و لە ڕاگەیاندەکانی ئێرانیشا هیچ زانیاریەک لەسەر ئەوەی کە پردێکی تر بە ئامانج گیرابێ لانی کەم من بەڕاستی زۆریشی بۆ گەڕام بە هیچ شێوەیە باس نەکراوە. بەڵێ سامان لێرە و لەوێ لە هەندێک لە میدیاکان باس لەوە ئەکرێت کە هێرشکردن سەرم پردە گرێدەنەوە بە مەسلەی ئامادەکاری ئەمریکا بۆ هێرشی زەمینی بۆ سەر ئێران کە پێشتر تۆژویستی باسیکەی هیچ گرێدانێک هیچ پەیوەندیەک لە نێوان ئەم هێرشە و ئەگەری هێرشی زەمینی هەیە بۆ نمونە باس لەوە کرێت کە ئەمە هەوڵێک بێ بۆ دابڕینی تاران لە ناوچەکانی دەوروبەری واتە تارانۆک و دورگەیەک بهێڵڕێتەوە بۆی لە کاتی ڕوودانی هێرشی زەمینیان لە هەر ناوچێک لە ناوچەکانی سنووری ئێرانەوە بۆ نمونە تاران نەتوانێت پشتیوانی و لۆجستیک ڕەوانەی ئەو ناوچانە بکە یان ئەو ئەگەرانەی کە باس لە هێرشی زەمینی ئەکەن ئەگەر هێرشێکی سنوورداریش بێ بۆ سەر دورگەکان بێ یاخود بۆ سەر یۆرانیۆمەکە کە ئەویان پرۆسەیەکی قورس و ئاڵۆزە و کات و سەرباز و ئەوەی زۆر پێویستە لە ناوخۆی ئێران هیچ باس لەم ئەگەرانە ئەکرێ هیچ ئامادەکاریە کەسی پێکرێ لە ناوخۆی ئێران بەرپرسانی ئێرانی بە درێژایی ئەم 5 هەفتەی ڕابردووە کە ئیتر سبەینێ 5 هەفتەکە کۆتایی دێ باسییان لەوە کردووە ئێمە لە ڕۆژی یەکەمەوە ئامادەکاریمان لە بۆ هەموو ئەگەرەکانی هێرشی وشکانی لە هەموو ناوچەکانی ئێران کردووە تەنانەت ئەو ناوچانش کە ئەگەرێکی کەمتریان هەیە یا بە هیچ شێوەیە تایسە لە ڕاگەیاندنەکانی بۆ نمونە ڕۆژاوا وەکو لێکدانەوە باس نەکراوە نەتەنها دوورگەکان نەتەنها ئەسفەهان بەڵکو هەموو سنوورەکانی ئەمە ڕاگەیەنراوێکە کە بەرپرسانی سەربازی ئێران تایسە چەند جار تەنانەت بەرپرسانی سیاسیش ئاماژیان پێدا و ئەڵێن هەموو ئامادەکاریەکان لەو بوارە کراوە و لانی کەم ئەم پردەی ئەمڕۆی تاران بە پێی ئەوەی کە تا شاری تاران چەندین ڕێگای چوونە دەرەوەی هەیەەوە پردە نەکەوت بۆ ئیشکردنەوە وەکو شوێنێکی یا ڕێگایەکی هاتوچۆ ئیشی پێ ناکرا لانیکەم لەم قۆناغا ئەم ڕۆڵەی نییە و لە هەمان کاتە بەرپرسانی ئێرانی ئەڵێن ئێمە دەمێکە چاوەڕوانی جۆرە ڕووداوی تر هەین لە ناوچە سنووریەکانی ئێران بە دوورگەکانەوە بیگرە و شوێنەکانی تر و ئامادەکاریمان کردووە و هەموو هێز و توانای خۆڵامان بۆ ناوچانە گواستوەتەوە تاوانات ئەگەر بیستبێتت یا سەرنجدا بێ دوو شەو پێش ئێستا هێرشێکی زۆر گەورە کرایە سەر شاری ئەسفەهان دەوروبەری شاری ئەسفەهان ئەو هێرشەی ئەسفەهان تەقینەوەکانیشی لە فۆتۆ ویدیۆکانە کە دیار بوو زۆر تەقینەوەی بەهێز بوون زۆربەی ئەو شوێنانی کە لە ئەسفەهان 48 کاتژمێر پێش ئێستا کرانە ئامانج زۆربەیان ناوچە سەربازیەکان بوون کە بۆ بەرگریدانرابوون و تەقەمەنیان تیابووە وای کرد هێرشێکی تەقینەوەیەکی زۆرێکی لێ بکەوێتەوە و زۆر کەس لەو کاتاوتیان ئەوە ئەتوانێت بەشێک بێ بۆ نمونە لە لێدانی سیستمە بەرگریەکان بۆ ئەگەری شتە ناو ئەسفەهان بۆ وەرگرتنی ئۆرانیۆمەکە بەڵام لەسەر پردەکە بە هیچ شێوەیە ئەو بابەتە لانیکەم تا هەم لەحزە بەو شێوەیە زۆر باشە سامان ویستم هەم سەرنجی تۆ هەم بینەرانی کورسات نیوز بۆەوە ڕابکێشم کە سوپای پاسداران ڕاگەنراوێکیان هەیە لەبارەی ئەو پردانی کە ئێستا لە بەردەستمایە کە دەیانەوێ بیان کە نامانج بەڵام بەرەوەی باسیەوە بکەم دەمەوێت سەرنجتان بۆ وڵێکی بەپەلە ڕابکێشم ئەویش دەست لە کارکێشانەوە یاخود لە سەرکارلادانی سوپا سالاری ئەمریکا لەلایەن وەزارەتی جەنگی ئەمریکاوە کە پێشتریش کە دەنگۆکە بڵاو بوویەوە پێتێکسس وەزیری جەنگی ئەمریکا میدیاکان بەنای ئەو بڵاویان کردووە کە داوای کردووە لە سوپا سالاری ئەمریکا کە دەست لە کار بکێشێتەوە بەڵام دواتر هەواڵەکە بوو بەڕاستی ڕاندی جۆرج ژەنەرال ڕاندی جۆرج کە سوپا سالاری سوپای ئەمریکایە ئێستا پێنتاگۆن بەڕسمی کەمێک بە لێسەر ڕایگەیاند کە دەستی لە کار کێشاوەوە یاخود ناچار بە دەست لە کار کێشەوە لە کار دوورخراوەتەوە و ڕەوانەی خانەنشین بوو نەکرێ
دەچمەوە سەر هەڕەشەکەی سوپای پاسداران لە بەرامبەر هێرشەکەی سەرپردی بیوەن لە کەرەج باس لەوەکە کە 8 پردیان کردوتە ئامانج لە وەکو کاردانەوە هێرشانەکەنە سەر کە دیارترینیان ئەمانن پردی شێخ جابر ئەحمەد سوباح لە کوێیت و پردی مەلیک فەهد لە نێوان بەحرین و سعودیەکە خۆتان زان پردێکە بەحرین وڵاتێک وەکو دوورگەی بەسێتەوە بە سعودی و پردەکە لەسەر دەریا دروستکراوە جاویستم ئەو پردەی مەلیک فەهد ببەسمە بەو پردەی بیوەنەوە کە پێشتر هەنێک لە میدیاکان باسی ئەویانە کرد کە ئەم پردە بەرزترین و درێژترین پردە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست بەڵام زۆرتر مەبەستەکەوەیە کە ئەمە درێژترین ئەگەر درێژترین بێ وەکو پردێکی ئەوەی کە پێوتی هایوێ ڕێگای خێرا کە لە وشکانی لە نێوان دوو سەری ڕێگاکە بەیەکەوە بەستێتەوە گەرنا پردی مەلیک فەهدێکی کە لە پردە درێژەکانی ناوچەی خۆڕاتی ناوەڕاست هەردوو وڵاتی بەحرین و سعودیە بەیەکەوە بەسێتەوە و یەکێکی تر لەو پردانەی کە سوپای پاسداران ئاماژی پێداوە پردی شێخ زاید و مەقتەع و شێخ خەلیفە لە ئیمارات کە سێ پردن دەڵێم سێ پردەش کەوتونەتە ناو بازنەی ئامانجەکانمانەوە لە تۆڵە و لە بەرامبەر هێرشەکەی سەر پردەکەی بیوەن لە نێوان تاران بۆ کەرەج و بەرەو باکوور و هاوکات لە ئوردنی سێ پردە دەستنیشان کراون کە بریتین لە پردەکانی شاه حسێن دامیا و ئەمدۆن لە ئوردن ئەم هەشت پردە سوپای پاسداران وەکو ئامانجێکی سەرەکی بڵاوی کردوونەتەوە لە بەرامبەر هێرشەکەی سەرپردی بیوەن لە کاردانەوە و لە استراتیژی ئێرانەکانە ئەوە بەدیەکرێ هەر کاتە ئیسرائیل و ئەمریکا هێرشەکەنە سەر ناوچەیەکی ئێران بە هەمان جۆری هێرش و هەڕەشەی وەڵامدانەوە ئەکا بۆ نمونە کاتە هێرشەکرێتە سەر ناوەندێکی وزە پێشتریش بینیمان کاتێک هێرشکرا سەر ناوەندی وزەی پارس لە باشووری ئێران بە ئێران هێرشیگرە سەر ناوەندەکانی وزە لە ناوچەی کەنداو و لە ئێسادا کە ڕێگاوبان و پردی گرتوتەوە بە هەمان شێوەوە ناوەندەکانی بەرەمینانی کارەبا و لەو بابەتانە بەڵێ ئەگەر هەبێ وێنەی ڕاستەوخۆ لەبارەی دوایین دیمەنەکانی جەنگ لە تاران یا لە تەلەبیب ئاوکارانم لە کۆنتترۆل ئەگەر هیچ دیمەنێکی ڕاستەوخۆتان لایە دەمانوێت بچینە لای دوایین دیمەنەکان لەبارەی جەنگ و بزانین هێرش و پێشاتی نوێ هەیە بەڵێ 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 هاوکارانم ئاگدار مەکەن و دیمەنەکەی لەسەر شاشەی کورسات نیوز بەڵێ ئەمەی کە دەیبینێن دوایین دیمەنی هێرشەکانی ئێرانە بۆ سەر ئیسرائیل و تەلەبیب ئەوەی کە دەبینین دیمەنی تاقینەوە و دروستبوونی ئاگر و کەوتنەوەی ئاگرێت لە تەلەبیب بڵێ ئەمە تەلەبیبە دوای بەردەوامی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران سوپای پاسدارانیش بەردەوامە بەڵێ بەڕێزانەوەی کە دەیبینن دیمەنێکی سەرڕاکێشە کە موشەکەکەی یەکێک لە موشەکەەکانی ئێران موشەکە بالیستەکان دوایەوەی کە سیستمی بەرگری و موشەکە بەرگریەکانی ئیسرائیل تێپەڕێنێت دەبینین بە خێرایەکی زۆر بەر ناوچێک لە ناوەڕاستی شاری تەلەبیب بکەوێ و ئاگرێکی گەورەی لێکەوێتەوە دیمەنەکە زۆر سەرڕاکێشە وێنەکە زۆر سەرڕاکێش بوو خێرایی موشەکەکە زۆر زیادە ئەمەی کە دەیبینن دیمەنی دوای هێرشەکەیە دیمەنی پاشماوەی هێرشە موشکەکەی ئێرانە چونکە سوپای پاسداران ئەم شەو ڕایگەیان کە ژمارەی شەپۆلی هێرشەکانیان ئەو گورزە شەپۆلانەی کە ئاڕاستەی ئیسرائیل ناوچەکە ئیسرائیل بە تایبەتی کردوانە گەشتۆتە 91 شەپۆل ئەوەی کە بینیتان دوایین دیمەنی یەکێک لە هێرشە موشکیەکان بوو بۆ سەر ناوچەیەک لە ناوەندی شاری تەلەبیب ئەوەی کە دەیبینێن دیمەنی دوای هێرشەکەیە هێزە فریاگوزارەکان لەوێ بوون لەگەڵ خەڵکانێک لەوێ کە لە هاوڵاتی مەدەنیە چوون ئەمە ڕەنگە دیمەنێکی تر بێ یاخود هەمان جێگە بێ دەبینین کە لەوێ تیمەکانی فریاکەوتن و فریاگوزاری شوێنی هێرشەکە چێکەکەنەوە ڕەنگە بە دوای گەڕان بن بە دوای خەڵکانێکە بوو بێتنە قوربانی بریندار بوو بێتن یا کوژا بێتن یا خۆت بۆ دڵنیابوونەوە لە کاریگەری هێرشەکە بەڵێ ئەو دیمەنێکی تازاتە سەر شاشەی کورسات نیوز ئەمە بەڵێ ئەمە دیمەنی دۆناڵد ترامپ لەگەڵ سوپاسالاری ئەمریکا پێشتر ئاماژەم پێدا کە ئەمە سوپاسالاری ئەمریکا بوو دوای پێتێکسس وەزیری جەنگی ئەمریکا داوای لێکرد دەست لە کار بکێشێتەوە پۆستەکەی بەجێ بێڵێ کەمێک دواتر هەواڵەکە بەڕسمی پژڕاست کرایەوە کە سوپاسارە لە ئەرکەکەی بەخشراوە و دوورخراوەتەوە و ڕەوانەی خانەنشین بوون کراوە هەواڵێکی تری بە پەلە و خێرا هەیە بەڕێزان لە هەولێر ئەگەر هەڵە نەبم هاوکارانم لە کۆنتترۆل
بەڵێ دەنگی تەقینەوە لە هەولێرێ بەڵێ دەنگی تەقینەوە لە هەولێرێ بە هیوای سەلامەتی تەقینەوەکان دیارە لە هەولێر لەم یەک دووشەوە بەتابەتی شەوی ڕابردووە ئەم شەویش لە دوای سەعات 12ەوە دیسانەوە هەرچەنە باسمان کرد پێشتر لەگەڵ قارەمانە کە سەر لە ئێوارەی ئەمڕۆ تاوکو سەعات 12 ئاسمانی هەولێر ئارام بوو تەقینەوەیەکی ئۆتۆریتیادا تۆمار نەکرا بەڵام لە دوای سەعات 12ەوە تەقینەوەکان دەستیان پێکردەوە پێشتر چەند تەقینەوەیکە بوو قارەمان جەوهەر پامنێری کورسادنی وزباسی لەوە کرد کە هێرشەکان بێکاریگەر بوون دەنگی تەقینەوەی تەقاندنەوەی یا پوچەڵکردنەوەی ئەو درۆنانە بوون کاتبوونە سەر ئاسمانی هەولێر لەلایەن سیستمی بەرگری هەم کونسڵخانەی ئەمریکا لە هەولێر و هەم بنکەکانی هاوپەیمانان لە ناو فڕۆکەخانەی بەغدا ئێستا دەنگی تەقینەوەیکی تر بیستراوە ڕەنگە بە هەمان شەوە دەنگی تەقانەوەی درۆنێک بێ بەڵێ سامان لە تارانەوە لەگەڵما بەردەوامە سامان جارێکی تر سڵاو لێبێ لەو ماوەی کە ئێمە قسەمان کرد نازانم لە تاران هیچ تەقینەوەیەکە بوو هەواڵی بەپەلە هەیە باز لەوە کرێکە لە تەبرێز لە خۆراوایی تاران با بڵین تەقینەوە هێرشە بووە هیچ شتێکی تازە هەیە لای تۆ بەڵێ لە تاران ئەم لەحظە تقریبا بڵێم چەند ساعاتێکی شەبە هیچ دەنگێک نابیسترێ بەڕاستی بەڵام هەروە کە تۆ ئاماژەت بەدا یەک دوو ساعات پێش هیچ دەنگی تەقینەوە لە تەبرێز بیسترا بوو بەڵام ئەم لەحظە کە من تۆ قسەکەین هیچ دەنگێک لە تاران نیە بەڵام باگەرێکی زۆرە گەرمانەوێ 34 شەوی ڕابردوو بکەینە ئەزمموی خۆمان ئەبێت تا دەمەبیانی دیسان ڕووداوی تریش لە تاران دەبێت زۆر باش سامان هەرچەند پێشتریش باسمان کرد لەبارەی ئەگەرەکانی هێرشی زەمینی بۆ سەر چەند جێگەیەک مەسەلەن باس لەوە کرێ چەند سینناارۆیەک باسەکرێت لە میدیاکان کە لە زاری سەرچاوە ئاگدارەکان هەم لە لێپرساوانی ئەمریکا لە وەزارەتی جەنگ هەم سەرچاوەکانی نزیک لەوان باس لەوە کرێت سینناارۆکانی هێرشی زەمینی ڕەنگە لە ئێستا بە تایبەتی یاخود لە دەستپێکا بەو شێوە بەرفراوانە هێرشی زەمینی نەبێ چونکە هەرچەنە دەوترێ ژماری سەربازەکانی ئەمریکا لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست گەشتبێتە نزیکەی 50,000 سەرباز بەڵام ڕەنگەوە ئەوەندە نەبێت کە بۆ هێرشێکی زەمینی بەرفراوان بەکار بهێنرێ بەڵام بۆ هێرشی زەمینی سنووردار بۆ سەر دوورگەکان چەند جارێک باسی دوورگەی خار کراوە و لە یەکێک لە ئەگەرەکانە باس لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکرێ بۆ بردننی یۆرانیۆمە پیتێنراوەکەی ئێران پێشتر ویست قسە لەسەر ئەمە بکەی لە ناوخۆی ئێرانە هیچ ئەگەرێکی لەو شێوەرچەنە وەکو ئەگەر هەموو شتێک چاوەڕوان کراوە بەڵام زانیاری تازە هەیە لەو بارەوە سەگەر هەموو بابەتەکە لە دێڕێکا باس بکەم ئەوەیە کە لە ناوخۆی ئێران ئەڵێن دوناڵد ترامپ نەگەیشتووەتە ئامانجەکانی خۆی ئەو قسانیش توێشەوە کردی ئەگەر دوێنێ پێش قسە سەرەکیەکانی سعات 9 شەوی بە کاتی واشنگتن پێشەوە قسەیەکی تری ئەڵێ ئێمە پلانمان ئەوە بووە چاوەڕوانیمان ئەو و ئۆپراسیۆنی ئێران 3 ڕۆژ بخایێن ئەمەش لە ناوخۆی ئێران وا لێگراوەتەوە کە ئەو نەگەیشتوەتە ئامانجەکەی کە ڕووخانی حکوومەت بووە ئێستا لە حاڵەتێکە کە ئەوێ شتێکی دەستکەوێت ئێستا ئەم دەستکەوتی سیاسی بێ یا دەستکەوتی سەربازی بێ دەستکەوتە سیاسیەکەیشی تا بەحدە دەست نەکەوتە چونکە حکوومەتی ئێران ئامادە نەبووە ئەو خاڵانەی ئەو وەکو ڕێکەوتن داوای ئەکات قبوڵی بکە لەو بوارە شکست دێناوە ئەڵێن ئەوێ دەستکەوتێکی سەربازی دەستکەوێت دەستکەوتە سەربازیەکەیشی چەند شتێک باس ئەکرێتێکی ئەوەیە بۆ نمونە بێت خارک بگرێ هەناردەی نەوتی ئێران کۆنتترۆل بکە یەکێکی ئەوەیە کە دوورگەکانی تر بۆ نمونە قشم و نارەک و ئەوانە بگرێ گەروی هۆرمۆز کۆنتترۆل بکە کە هەمووانە بەڕاستی قسەی زۆری لەسەرە یا ئەوەیە کە ئۆرانیۆمە پیتێنراوەکە ببات و ئەمە وەکو دەستکەوت پێ هەڵگرێت و بڵێ شەڕەکە کۆتایی هات و من دەستکەوتی خۆم بەدەستێنا و سەرکەوتم لە هەمان کاتدا باس لەوە کرێ ئەڵێن ئەگەر بێت و هیچ کام لەمانی پێ نەکرێ لەبەر چەند هۆکارێک تۆ ئاماژەت پێدا ببەشێتی ئەگەر ئەمانەی پێ نەکرێ ئەگەری هەیە ژێرخانێ بکاتە ئامانج و زیانێکی گەورە بگەێنێت چۆن لە سەردەمی شەڕی 2000 ڕۆژە بە یەک شەو هێرشێکی کرد و بردوی کردە ئامانج و دوایی وتی ئەوە دەستکەوتی ئێمە بووە بۆ لەناوبردننی یۆرانیۆمی ئێران و سیستەمی ئەتۆمی ئێران و ئیتر لە شەڕەکە ئەکشێنەوە ئاگربەست دەکەیت ئەڵێن ئەگەرێکی شایە ئەوە بێ بەڕاستی دەستێک وەشێنێ زیانێکی گەورە لە ژێرخانێک بگەێنێت و ئەو بکاتە دەستکەوت هەمووانەوەکو ئەگەر باس ئەکرێ بەڵام هەروە کە تۆ ئاماژەت پێدا بەڕاستی بەتایبەت وشکانیەکان باس لەوەکرێت کە مەترسیەکەی زۆرەوە بەرپرسانی ئێرانیش ئەڵێن ئێمە چاوەڕوانی وشکانیەکەکەین چونکە پێیان وایە کە لە وشکانیە زیاتر لە ئاسمانیەکە دەستیان کراوەیە وڵێن لە وشکانیە ئێمە ئەزممومان زیاترە هەم لە سەردەمی شەڕی 8 ساڵی ئێران و عێراقم لە سووریە شەڕێکە لەگەڵ داعش کردیان و ڕووداوەکانی تر لە ناوچەکە ئەڵێن ئەزمونێکی زۆرمان هەیە و هێزێکی زۆرمان هەیە و ئەمریکا ناتوانێت بەڕاستی ئەگەر بێت ئەبێ مەیتی سەربازەکانی ئەمە وتەی بەرپرسانی سوپای پاسداران باتەوە بۆی ئەڵێن ئێمە چاوەڕوانی تەنان ئەمڕۆم تۆ باقی قاڵیباف وتبی چیت پێکرێبی کە ئێمە چاوەڕوانی فەربوو
یعنی ئەمە وتەی بەرپرسانی ئێرانیە بەڵام لەناو خەڵکی ئێرانیش بەڕاستی ئەو هەم هاوتان لەگەڵ بەرپرسان هەم ترسی شەیە کە ئەگەر بە ئامانجگرتنی ژێرخانەکان بێ بۆ نمونە کێشەی کارەبات دروست بێ کێشەی ئاو دروست بێ یا ئەو ژێرخانانەی بکرێتە ئامانج کە بەڕاستی دووبارە بینانانەوەی زەحمەتە بەپێی ئەوەی کە بۆ نمونە لەم ڕۆژانە زۆربەی کارگە پۆڵاکانی ئێرانی کردووەتە ئامانج کە بۆ بنیاتانەوەی وڵات لە بوارە جیاوازەکانە بەڕاستی زۆر وڵاتەوە کوێت. زۆر باشە دەمەوێت ئەوت لێ بپرسم ینی گۆڕینی استراتیژ لای دۆناڵد ترامپ یاخود لێدوانە زۆر و بەردەوامەکانی و هەبوونی پامی دژبەیەک لە نێو پەیام وتارەکانی دۆناڵد ترامپە ئەمە لای بەرپرسانی ئێران چۆن لێک دراوەتەوە ئایا هیچ هیوایەکی بۆ گێڕانەوە لەوەی کە دۆناڵد ترامپ دوایەوەی کە نەیتوانی ئامانجە سەرەکیەکە کە ڕۆژی یەکەم دەستی پێکرد کە گۆڕینی ڕژێم بوو بە کوشتنی ڕابەری باڵا و پاشان چاوەڕوانی بواتن سەر شەقامی خەڵک بەڵام دوایەوەی کە ئەمە ڕووی نەدا و لەو ماوەی 35 ڕۆژەی کە باسم کرد سەر لە هەفتەی 35 کاریگەری هێرشەکان ڕاستە کاریگەری گەوریان لەسەر ژێرخانی سەربازی و موشکی و توانای سەربازی ئێران دروست کردووە و ئێستا بەرەو قۆناغێکینە بەرەو ژێرخانی مەدەنی وزە ئەوانە هەنگاوانێ ئەم گۆڕینی استراتیژە ئەم فرەپەیامە ئەم دژبێکی کە لە قسەکانی دۆناڵد ترامپ هەیە تاوەکو چەندێک متمانەی بۆ بەرپرسانی ئێران گێڕاوەتەوە کە ئەتوانن ئیدارەی شەڕەکە بدەن ئەتوانن بەردەوام بن کەوە دووریژ نییە دۆناڵد ترامپ ناچار بکەن کە دەست لە جەنگەکە هەڵبگرێت لە خاڵەکە کە ئەمەش هەمان ترسە لای بنیامین ناتەنیاهو و ئیسرائیلەکان کە زۆر جار لە میدیاکان باس لەوە کرێت کە ئیسرائیلەکان مەترسیەوەیان هەیە بەبێ دۆناڵد ترامپ بەبێ گەڕانەوە بۆ ئیسرائیلەکان جەنگەکە ڕابگرێ و تۆش ئاماژەیەکت بەوەدا کە ئەمڕۆ محەممەد باقر قالیباف لە وەڵامی هەڕەشەکانی دۆناڵد ترامپ کاڵە جەنگەکە دو سێ هەفتەی کە ئاگاتە ئامانج و کۆتایی پێێن و هێرشەکانە لەم چەند ڕۆژەیە تون دەکەنەوە باس لەوەکە کە هەڵمەتێکی بەرفراوانیان دەست پێ کردووە بۆ تۆمارکردنی خەڵکی خۆبەخش وەکو سەرباز بۆ بەرگریکردن لە ئێران لە تەنانەت لە بەتایبەتی لە ئەگەر و سینناریۆی ئەنجامدانی هێرشی سەربازیە و باسی لەوە کرد کە لەو ماوەی کە هەڵمەتەکە ڕاگەنداوە ئەگەر هەڵانە بن باسی لە 7 میلیۆن کەس کرد کە ناویان تۆمار کردەوە بۆ وەکو خۆبەخش بۆ چەکەڵگرتن و بەرگریکردن و ئاژانسی مهریش پێشەوەی بێمە ستۆدیۆ زانیاریەکەم بینی کە سەرڕاکێش بوو باز لەوکە ڕۆژانە نزیکەی 1.5 میلیۆن خەڵک ئامادەن یعنی ئەوە چۆنە بەڵێ لەناو بەرپرسانی ئێرانیا دوو خوێندنەوە بۆ قسەکانی دۆناڵد ترامپ یەکی تێوەیە ئەڵێن قسەکانی دۆناڵد ترامپ یانە ئەمە بەڕوونی بەرپرسانی ئێرانی لە ئاستە جیاوازەکانە باسییان کردو ئەڵێن قسەکانی دۆناڵد ترامپ سەر لێ شێواوی پێوە دیارە و بۆیە دژبەیەک قسەکە سەری لێ شێواوە و نازانێت چی بکات و شکستی هێناوامە خوێندنەوەیکی تریشەوەیە کاڵێن ئێمە پلان و بەرنامەی شەڕەکەمان نەبە پێ قسەکانی دۆناڵد ترامپ بەڵکو بە پێ ڕووداوەکانی سەر مەیدان و گۆڕەپانی شەڕەکە داعانین بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردووە ئازانی دۆناڵد ترامپ دوو سێ جار باسی دانوستانی کردوە تەنان باسی کۆتایی هێنانی شەڕەکەی کە بڵا بەرپرسانی ئێرانی ویدانەوە لای ئێمە گرنگی ئەوەی لای ئێمە گرنگە کە ئەمریکا خەریکە هێزێکی تر ئەهێنێتە ناوچەکە و ئێمە بەپێی ئەو گۆڕانکاریانی گۆڕەپانی شەڕەکە ئەگەر بێت و قسەکانی دۆناڵد ترامپ بۆ نمونە بۆ کۆتایی هاتنی شەڕەکە هاوکات بێ لەگەڵ کشانەوەی هێزەکانی یا کەمکردنەوەی هێزەکانی بەڵێ ئێمە ئەومان هەند وەرەگرین و پێمان وایە کە ڕاستەکە بەڵام ئەگەر نا لامان ئەو مانایی یەکە ئەو باسیەکە لە هەمان کاتا لای خەڵکی ئێرانی شتێکی سەرنجڕاکێشەیە خەڵکی ئێران ئەڵێن هەر کاتە دۆناڵد ترامپ پاسی دانوستان و ئاشتیەکە ئێمە زیاتر ئەترسین تا ئەو کاتانێک کە هەڕەشەکە چونکە پێیان وایە هەڕەشەکانی بۆ ئەوەیە کە بێوێت نەگەیشت بێتە ئامانجەکانی بە هەڕەشەکردن بێوێت بە ترساندن و ئەوانە شتێ بەدەست بێنە کە نەگاتە ئەنجام دووبارە پاشەکتەکە بەڵام کاتێک کە باسی ئاشتیەکە ئەڵێن فریوی لە پشتە خاڵێکی گرنگیش کە هەیە ڕووداوێتی گرنگە بەرپرسانی ئێرانی چەند ڕۆژێکە هەڕەشەی لەسەر ئەکەن و ئێستا خەریکە ڕوئەدا ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش نێتەوە یەکگرتووەکانە کە تەقڕی سەرۆکایەتی بانگانێشی دەستکەوتووە خودی بەحرین پلانێکی بردووەتەوە ئەنجومەنەکەەوە بۆ کۆنتڕۆلکردنی گەروی هۆرموز بە هەر ڕێککارێک هەرچەند چین و رووسیا دژی ئەو بابەتەن و ئێرانیەکان لە ئاست وەزیری دەرەوە بە تایبەت ئەباسی عراقچی تەجارە باسی کردووە ڕۆژ باسی کردو توێتی ئەوە بابەتەکە زۆر ئاوستکە ئەگەر بێت و ئەنجومەنی ئاسایشی نێتەوە یەکگرتووەکان لەسەر ئەو بڕیارە بدایانە کۆدەنگێکی جیهانی بۆ بابەتە دروستکە ئەوێ چاوەڕوانی کۆبوونەوەکە دەستی پێ کردووە هێشتا دەنگدان پێم وابێ نەکرابێ بزانێت چ دەنگێت لەسەر ئەو بابەتە درێ بەڵام بەرپرسانی ئێرانیم چەند ڕۆژە هەڕەشەی ئەوەیان کردو ئەگەر بێت و شتێکی ئاوا پەسەند کرێ ئەتوانێت بابەتەکە زۆر ئاڵۆستر بکە بەپێ ئەوەش کە چەند ساعتی لەوە پێشیش لەگەڵ وەزیری دەرەوەی رووسیاش پەیوەندیکی تەلەفۆنی لە نێوان عراقچی و
وەزیری دەرەوەی رووسیا هەبووە لەسەر ئەو بابەتە کە هیوا بەوەیە کە رووسیا و چین بە ڤیتۆکردنی ئەو بابەتە نێڵ بابەتەکە ئاڵۆز بێەوە ئێران لە هەمان کاتا زۆر باش ئەمانە بەڵێ ساما سلێمانی پەیامنەری کورسات نیوز لە تارانەوە سپاس بۆ زانیارەکانت سپاس بۆ ماوەی کە لەگەڵمان بووی ماندوومان کردی بە هیوای سەلامەتیتان. بەڵە بەڕێزان دەگەڕێنەوە بۆ عێراق وەرەمی کوردستان لە ئەمڕۆ لە عێراق بە تایبەتی لە هەردوو پارێزگای نینەوا و ئەنبار چەند هێرشێکە بوو بۆ سەر بارەگاکانی حەشدی شعبی و ئەم شەویش چەند جارێکی تر وەکو هەمیشە هێرش کراوەتەوە سەر بنکەی ڤیکتۆریا و بنکەی لۆجستی ئەمریکا لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و دواتریش یەکێک لە هێرشەکان بۆ سەر دەواازەی ترەبیل بوو لە نێوان عێراق و لە نێوان ئوردن کەمێک بەر لە ئێستا هەواڵی بەپەلە هەیە کە جارێکی تر هێرش کراوەتەوە سەر بارەگاکانی حەشدی شعبی لە سنووری دەشتی نینەوە لە ناوچەی بەرتەلە بۆ یەکێک لەسەر بارەگاکانی حەشدی شعبی دەچمە بەغدا ئەگەر لەوێ بێستون سەلام پەیامنەری کورسات نیوز ئامادە بێ بێستون سڵاو لێبێ دەمێکە ڕام گرتووی لەگەڵمان بووی گوێت لە گفتوگۆکانمان بوو لەگەڵ سامان باسی وردەکاری هێرشەکانی ئەمڕۆمان بۆ سەر تاران و کەرەج و ڕەوشی ئێسای ئێران کرد لە بەغدا ڕەوشەکە چۆنە هێرشی تازە هەیە زانیارەکانی لەو بارەیەوە چۆنن؟ بەڵێ ئاراز بێگومان بەغدای پایتەخت ڕۆژانە دەنگی تەقینەوە دەبیسترێت و ئێوارەیە ئەمڕۆ دوو دەنگی زۆر بەهێز هات لە بەغدای پایتەخت دوایەوەی بە دوواداچوونمان کردوە لە ڕێی سەرچاوەیەکی باڵای ئەمنی لە عێراق تایبەت بە کورسات نیوز ڕایگەیان بەڵێ هێرش کراوەتە سەر بنکەی لۆجستی ئەمریکیەکان لە نێو بڵێم بنکەکە بە ناوی ڤیکتۆریایە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کە لە سەرەتادا دیار نەبوو کە ئەو هێرشە چییە. دوای ئەوەی کە بڵێن ئێمە بە دوواداچوونمان کرد بەڵێ دوو موشک بوو ئاراستە کراوە هێرش کرایە سەر بنکەی ڤیکتۆریا. دوای ئەوە بە 4 جاریکە هێرش کراوەتە سەر بنکەی ڤیکتۆریا کە بنکەیەکی پاڵپشتی لۆجستیە دیبلۆماسیە لە هەمان کاتدا سەر بە ئەمریکیەکانە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا. ئەمە هێرشانەی سەر بەغدا بوو. لەگەڵەوەشدا درۆنێک لە یەکێک لە گوندەکانی نزیک بەغدا کەوتە خوارەوە بەڵام هیچ زیانێکی مادی و گیانی نەبووە. جگە لەوەیش هەر بەر لە کەمێک بەر لە ئێستا هێرش کرایە سەر پارێزگای نینەوە لەسەر لیوای سی شعبی لە سەهلی نینەوە بەڵێ هێرش کراوەتە سەر ئەوێ و لە ڕێی فڕۆکەی جەنگی ئەمریکیەکانەوە هێرش کراوەتە سەر ئەو بنکەی حەشدی شعبی. هەر ئەمڕۆ لە حەدیسەی ئەنبار هەروەها لە نینەوە لە قائم لەوێ لە نینەوە بەڵێ هێرش کرایە سەر حەشدی شعبی بەڵام بارەگاکانی بڵێن فەوج لیوای 57 و 58 لە حەدیسە و 58 لە نینەوە کرایە ئامانج. تا ئێستا هیچ زانیاریەک نییە کە ئایا چەند کەس بڵێن کوژرا و بریندارەیە بەڵام بە پێ ئەوەی کە بڵاو کراوەتەوە لە لای حەشدی شعبیەوە هیچ کەس کوژرا و بریندار نییە. جگە لەوەش لە سەر سنوور لە ڕوتبە درۆنێک لێ کەوتۆتە خوارەوە کەوتۆتە سەر یەکێک لە بڵێن کەرەڤانەکانی ئەوێ کە لە سەر سنوورە بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر ئەو پرسە نییە. من ئەو سەرچاوە تایبەتەی کە هەمانەوە پێمان ڕادەگەێنێت لە ڤیکتۆریا لە ڕێی درۆنێکەوە هێرش کراوەتە سەر بڵێن بەرمیلە سوتەمەنیەکانی کە بەکاردێنرێت لە نێو بنکەی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا هەروەها لە کاتژمێر 23:10 خولەک واتە کاتژمێر 11:10 خولەک ئەو درۆنە کە لە ناوچەی لە قەزای ڕەوزوانی سەر بە پارێزگای بەغدا لە گوندی فەداخە لە کەوتۆتە خوارەوە هیچ زیانێک بەدوایەوە نەبووە. بە پێ ئەوەی کە ئەو سەرچاوە بۆی نردوین کە لە کاتژمێر 15 واتە لە کاتژمێر 3 ئەم ئێوارەیە
لە پارێزگایان با لە قەزای حەدیسە لە ڕێی فڕۆکەیەکی جۆری ئەیدا بارگای لیوای 57 کراوەتە ئامانج و تا ئێستا هیچ ئەو هەندێک زانیاری تردانراوە بەڵام بۆ بڵاوکردنەوە نابێ کە هیچ کەسێکتیا بڵێن نەکوژرا و بریندار نییە. لەگەڵەوەشدا بەپی ئەوەی کە بۆ من هاتووە لە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی ئەمبار باس لەوەکە کە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان واتە درۆنێک لە کاتژمێر 22 کەوتۆتە خوارەوە لە کە سەرچاوەیەکی نادیار بۆ ئەو درۆنە لە دەواازەی تڕێبیلی سنووری کە کەوتۆتە سەر کە بڵێن ژوورێکی نیشتەجێبوون کە تایبەتە بە دەواازە سنووریەکە هیچ زیانێکی تیا نەبووە. ئەوە ئەو باسەکە ئەو کاتێککە بۆی ناردم باسەوە کاڵێت دواتر زانیاری زیاترتان نەدەینێ بۆ ئایا هیچ زەرێکی گیانی هەبووە، بەڵام بێگومان زەرری مادی هەبووە چکە ئەو کەرەڤانە یاخود ئەو بینایە کە کەوتۆتە سەری بڵێن خراپ بە تاوەتی تێکشکا بووە. ڤیددیۆیەکیشم ناردووە و بڵاو بۆتەوە کە زیانی مادی هەبووە. لە کاتژمێر 22 خولەک واتە لە کاتژمێردا هەر ئەمڕۆ لە بەغدا لە بنکەی ڤیکتۆریا کرابووە ئامانج لە ڕێی بڵێن درۆنێکەوە. ئەمە ئەو زانیاریانە کە ئەمڕۆ لە بەغدای پایتەخت و لە هەروە لە ئەنبار و لە نینەوە ئەو هێرشانە کراوە. لەگەڵەوەشدا هەندێک زانیاری کەوتووە بڵێن بەردەسی ئێمە کەوتووە لە ڕێی سەرچاوەیەکی تایبەتەوە باس لەوەکە ئەو هێرشی ئەمڕۆ کە کراوەتە سەر تاران و ئەو پردەی کەرەج کە تەقێنراوەتەوە مەترسی گەورەی و هێرش ینی بڵێن ئیشعارێک یاخود زانیاری هاتووە کە هەندێ پرد کە دەکەوێتە چ سعودیە چ ئەردەن چ ئیمارات کویت ئەوانەیش بڵێن لەلایەن ئێرانەوە باس بەنیازن کە ئەوانیش بکرێنە ئامانج ئەو پردانە چووکە ئەوەی کە بەدەست من گەیشتووە لە ڕێ و سەرچاوەیە باسەوە کە ئەو پردە وەکو خۆی بۆی ناردووم ئەڵێ ماوەی کەمتر لە 1-2 مانگا و پردە تەواو بووە کە نێوان تاران و کەرەج دەبەسێتەوە و ژمارەیەک کوژرا و برینداریشی هەیە بەپێی سەرچاوەیەک لە بڵێن وەکالەی فارسەوە باس لەوە کردووە کە ئەو پردە بەرزترین پردە لە خۆرهەڵاتی ناوڕاست و لەم ساڵدا کراوەتەوە دواتر ئەوە من بە عەرەبیە خوێنمەوە و تەرجەمەیەکەمە و لەگەڵەوەشدا هەشت پرد کە دەکەوێتە کەنداوە بێستون ماندوو نەبی. بەڵێ ویستم پرسیارەوەت لێکم لە پاڵ گۆڕانکاریە مەیدانەکان و هێرشە سەربازەکان بۆ سەر بنکەکانی حەشدی شعبی ئەمڕۆ لە بەغداد دوو ڕاگەنا هەبوو، یەکیان لە وەزارەتی دەرەوە، یەکیان کەمێک بەر لە ئێستا لە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق. ڕاگەندراوەکەی و زۆرتر ڕووی لەو کەسانەیە کە لە پشت ڕفاندنی ڕۆژنامە نووسی ئەمریکیەکەون باس لەوەکە کە لە هیچ کەس ویلانێکی قبول ناکەن کە دەستدرێژەکەنە سەر هاوڵاتیانی بیانی و کاریگەری لەسەر سەقامگیری و ئاسایشی عێراق دروستەکەن و بە دیاریکراوی باسی لەوە کردووە کە هێڵی سووریان لەسەر هیچ کەسێک نییە بۆ جێبەجێکردنی یاسا و سزادانی و کەسانی لە پشتێم کارانەوەن. نازانم ڕاگەنراوەکەت بینی یان نا، بەڵام دوایین هەواڵ و زانێرەکان لەبارەی ڕفاندنی ئەو ڕۆژنامە نووسە لە بەغدا و ڕاگەنراوەکەی سوودانی چ پەیوەندیەکی بە ئەو بابەتەوەیە؟ بەڵێ بێگومان ئەو ڕاگەیاندراوە لە کاتێکدایە کە محەممەد شیع سوودانی سەردانی وەزارەتی ناوخۆ و دەستگای هەواڵگری لە وەزارەتی ناوخۆی کردووە و لەگەڵ بە وەزیری ناوخۆ بەرپرسانی باڵای هەواڵگیری عێراق و چەند بەرپرسێکی دیکەی وەزارەتی ناوخۆ کۆبووەتەوە و لەو کۆبوونەوەدا دوایین دۆخی ئەمنی عێراق تاوتێکرا بە تایبەتی لە دوای ڕفاندنی ئەو کچە ڕۆژنامە نووسەکە لە دوێنێەوە ڕفێنراوە تا ئێستا هیچ دەنگۆیەک نییە بۆ ئازادکردنی، هەرچەندە هەندێ
قسە و باس دەکرێت لە سوۆشال میدیا باس لەوەکرێت کە کێ دەستی هەیە لە ڕفاندنی بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی نییە بۆیە محەممەد شەیع سوودانی بۆ خۆی هەر لە دوێنێەوە هاتوۆتە سەرخەت لەگەڵ وەزیری ناوخۆی عێراق بۆ ئەوەی بتوانن لە زووترین کاتا و کچە ڕۆژنامنووسە ئازاد کرێت چەندە سەفارەتی ئەمریکا هۆشداری داوە بە عێراق کە ئەوان بەوردی چاودێری دۆخەکەکەن بۆ ئەوەی ئەو کچە ئازاد بکرێ و لەسەر ئاسی باڵاوە لە ئەمریکا ئاگداری ئەم پرسەن و دەبێت عێراق دۆخی خۆی لە ئەمنیەتی خۆی بپارێزێت و بە تایبەتی ئەمنیەتی ئەو هاوڵاتیە بیانانەی کە وەکو دوبلۆماتکارەکانی لە عێراقدا دەژین هەر ئەمڕۆژ کە لەم بەیاننامەی سەرۆگۆزیران باس لەوە کە ئەوان دوبلۆماتکارەکان پارێزراوە لە هیچ کەسی قبوڵ ناکەن لە هەر ئاستێک و هەر لایەنێک بێت. دوایین پرسیارم لەبارەی ڕاگەناوەکەی وەزارەتی دەرەوە کە باز لەوەکە کە عێراق ناوێت تێوە بگلێ لە جەنگ و تێوە نەگلا و لایەنگیری لە هیچ لایەنێک ناکە دەبێ هۆکاری پشت ئەو هەڵوێستی وەزارەتی دەرەوەی عێراق چی بێ بۆ نمونە چڕکردنەوەی هێرشەکان لەسەر حەشدی شعبی یاخۆ تەسکردن بە مەترسی لە ڕۆژانی داهاتوو بۆ چڕکردنەوەی زیاتری هێرش و بەردومانەکان ڕاگەندراوێکە بوو لە وەزارەتی دەرەوەی عێراق لەو بارەیەوە کاردانەوەکان چۆنن؟ بەڵێ ئاراز بێگومان ئەم بەیاننامەی وەزارەتی دەرەوەی عێراق بڵێن یەکەم جار نییە و پێشتریش ئەنجومەنی ئاسایشیش هەمان بەیاننامەی بڵاو کردەوە باس لەوە کاکە عێراق و حکوومەتی شەروا دەڵێ عێراق نابێت تێوە بگلێت لەم شەڕێکە لە نێوان ئەمریکا و ئێراندا و نابێت خاک و ئاو ئاسمانی عێراق بەکار بێنێت و لە هەفتەی ڕابردوودا ببوونین کۆبوونەوەیەکی ئەمنی لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ بڵێن هێزە هاوبەشەکانی عێراق کە لایەنی بڵێن سەربازی وڵاتانی تریشی تێدایە باس لەوە کراوەکە دەبێت هەردوو لا پابند بن چێ عێراق و ئێران و چێ ئەمریکیەکان پابند بن لە بۆی کە عێراق بەکار نێهێنرێت بۆ لێدان لە دراوسەکان و لەگەڵەوەشدا عێراقش بەکە هێرش نەکرێتە سەر خاکی عێراق و هاوڵاتی عێراق نەبنە قوربانی ئەم شەڕە. ئەمە لە کاتێکدا کە چەند جارێک هەر لە عێراقەوە درۆن ئاراستەی هەرێمی کوردستان کراوە و بڵێن بەرژەوەندەکانی ئەمریکایان کردوتە ئامان وەکو خۆیان دەڵێن بۆی ئەم بە بەیاننامانەی کە دەرەکرێ بۆ ئەوەیە عێراق چیتر لەمە زیاتر تێوە نەگرێت و چیتر لەمە زیاتر هێرش نەکرێتە سەر عێراق چ لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاوە چ لە ڕێی لایەنەکانی دیکە کە هێرش دەکەنە سەر پێگەکانی بەرژەوەندی ئەمریکا و ئەمە وای کردووە وەزارەتی دەرەوە و هەروە ئەنجومەنی ئاسایش و حکوومەت و بەیاننامەیە دەرکەن. زۆر باش بێستون سەلام پامنەری کورسات نیوز لە بەغدادەوە لەگەڵمان بووی سپاس زۆر ماندوومان کردی لەشی ساق بێ بە هیوای پارێزراوی و سەلامەتیتان. بەڵێ بەڕێزان دیارەکە جەنگەکە کە جەنگی نێوان ئێران ئیسرائیل ئەمریکا تەنها لە مەیدانی جەنگ و هێرشی فڕۆکە و هەڵدانی موشەکەکانی ئێرانە بۆ سەر ئیسرائیل و بەسەر وڵاتانی کەندا و نەماوەتەوە یەکێک لە کاریگەریە ڕاستەخۆکانی جەنگەکە دروستکردنی کاریگەری بوو لەسەر بازاڕی وزە و لەسەر نرخی نەوت و نرخی ئاڵتون و پاشانیش ئەو هەڕەشەی کە چەندین ساڵە ئێران دەیکرد بە داخستنی گەروی هورمز دوجار هەڕەشەکەی بەدیە ناو گەروی هورمز داخرا ئەگەر هاوکارانم لە کۆنتترۆل دیمەنی گەروی هورمزمان هەبێ بماندنێ قسەی لەسەر بکەین بەڵێ ئەوەی کە ئێستا دەیبینن دیمەنی ڕاستە و خۆی گەروی هورمزە کە لەلایەن ئێرانەوە با شێوەیەکی نزیک لە تەواوەتی داخراوە گەروی هورمز بۆ خۆتان نەزانن لە نێوان دەکەوێتە نێوان ئێران و ئیمارات وەکو باسە کرێپانەکەی لە بەرتەسکترین شوێن یەگاتە نزیکەی 36 کیلۆمەتر دوایەوەی کە هێرشەکان دەستی پێکرد لەلایەن ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر گەروەکە ئێران هەڕەشی داخستنی گەرۆکەی کرد و هەرواشی کرد گەروەکەی داخست ئەم گەروەیەکێکە لە گەروە استراتیژەکانی جیهان چونکە بازاڕێکی گەرمی وزە و گواستنەوەی کەرەستەیە ڕۆژانە نزیکەی 100 تاوەکو 120
کەشتی لەم دورگەیە لەم گەروە گەروی هورمز هاتوچۆیانە کرد بەڵام لە ئێستادا گەرۆکە بەتەواتی لەلایەن ئێرانەوە داخراوە هاتوچۆی کەشتی تا ڕادەی نزیکبوونەوە لە سفر لە ڕۆژانە 5 تاوەکو 6 تاوەکو 7 کەشتی دەوترێ لە گەرۆکە ئەتوان بچنە دەرەوە ئەویشی ئەو وڵاتانن یا ئەو کەشتیانن کە بە تەنسیق لەگەڵ ئێران یاخود و کۆی کە ئێران ئەڵێ لەوێ سنتەرێکیان دروست کردووە کە ئەبێ باج ڕسومات بدەن اینجا ڕێگان پێدرێ بچنە دەرەوە ئەم گەروە ڕۆژانە نزیکەی 20 میلیۆن بەرمیل نەوتی لێوە ئەچووە دەرەوە بەشی زۆری بە وڵاتی چین پاشان وڵاتانی ڕۆژهڵاتی ئاسیا بەڵام لە ئێسادا ئەم بڕا ئەم 20 میلیۆن بەرمیلەکە نزیکەی لە 120 بۆ 25 کۆی نەوتی جیهان کە ڕۆژانە مامەڵی پێوەکرا لەم گەرۆوە چۆ دەرەوە ئەم لە 125 کە ڕۆژانە نزیکەی 20 میلیۆن بەرمیلە لە ئێستا دابەزیەوە بۆ کەمتر لە ملیۆنێکە ئەوەی ئەچێتە دەرەوە بڕێکی کەمی نەوتی ئێرانەکە ئەچێتە دەرەوە ئەگەر نایەسا بازرگانی بە تایبەتی نەوت لە گەرۆکای بەتەواوەتی سفر بۆتەوە لەمەوە دەمەوێت باس لەو بکەم کە داخستنی گەرۆکە بێگومان کاریگەری گەورەی لەسەر وڵاتانی کەندا و لە نێویشاندا عێراق دروست کردووە کە لە گەروی هورمزەوە نەوت هەناردەکەن باسمان لەوە کرد کە ئەو لە 125 نەوتی جیهان کە ڕۆژانە لە گەرۆکەوە چۆ دەرەوەی ئێستا بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە بەو هۆیەوە کاریگەری گەورەی لەسەر چوونە دەرەوە و خستنە ڕوو فرۆشتنی نەوتی وڵاتانی ئۆپیک دروست کردووە کە لە نێویشاندا عێراقمانەیە ئەگەر دیمەنەکە بێتەوە سەر شاشە بۆ خۆتان نزان وڵاتانی ئۆپیک کە پێکەوە نەوتە ناردەکەن لە 12 وڵات پێکاتون ڕەوشی بەرمانی نەوتی ئۆپیک لە ئێسا بەم جۆرەیە دابەزینی گەورەی تۆمار کردو دابەزینی گەورەی بەخۆ بینیوە بە جۆرێکە ئەو بڕەنەوتەی کە ئێستا بەرهەمێنێ و هەناردەیەکرێ لە ساڵی 2020ەوە گەیشتوتە نزمترین ئاست واتە لە ماوەی ئەو 6 ساڵەدا هیچ کاتێک هێندە ئاستی هەناردەکردنی نەوتی ئۆپیک هێندە نزم نەبووتەوە بۆ نمونە بە باسی ژمارەکان بکەین بە ژمارە هەست بە جیاوازەکان بکەین لە مانگی شوباتەوەتە بەر لە دەستپێکردنی جەنگەکە وڵاتانی ئۆپیک ڕۆژانە 29 یان تۆزێک زیاتر لەوە بەڵام ناگاتە 30 میلیۆن بەرمیل ڕۆژانە نەوتیان هەناردەیە کرد بەڵام بەهۆی دەستپێکردنی جەنگەکەوە و بەهۆی داخستنی گەروی هورمزەوە و ئەم بڕەکەمی کرد بۆ نزیکەی 21.57 میلیۆن بەرمیلی ڕۆژانە واتە ئاستی کەمبوونەوە ئەکاتە 7.3 میلیۆن بەرمیل کە ئەمە بڕێکی زۆرە ئەوانەی کە زیانی گەوریان بەرکەوتووە لەم کەمبوونەوەی عێراقا کۆیتە ئیماراتە قەتەرە و بەحرینە وەکو ئاماژەی لێرە ئاماژەی پێدەین لە نێو وڵاتانی ئەندام لە ئۆپیک کە عێراق گەورەترین زیانی بەرکەوتووە سەرەتا دەمەی پێتان بڵێم وڵاتانی ئەندام لە ئۆپیک ئەم 12 وڵاتن کە بریتین لە عێراق و جەزائیر ئێران و ڤەنزوێلا سعودیە و کۆنگۆ ئیمارات و گێنی لەگەڵ کۆیت و گابۆن و لیبیا و نەیجیریا بەڕێزان دەمێت سەرنجدان بۆ ڕابکێشم ئەو کەمبوونەوە زۆرەی کە لە بەرهەمی نەوتی ئۆپیکا ڕوویداوە بەشی گەورەی بەر عێراق کەوتووە چونکە عێراق ڕۆژانە کە زیاتر لە 4 میلیۆن بەرمیل نەوتی هەناردەیە کرد تاوەکو 4 میلیۆن و 150,000 ڕۆژانەی هەناردەیە کرد زۆرترین زیانی بەرکەوتووە لە ئێستا بڕی نەوتی هەناردەی عێراق دابەزیوە بۆ نزیکەی 1,600,000 واتە ئەتوانین بڵێ هەناردەکردنی نەوتی عێراق بە بڕی 2 میلیۆن و نیو بەرمیلی ڕۆژانە کەمی کردووە و ئەوانەی لە دوای عێراق کۆیت و ئیمارات و قەتەر و ئەوانە زیانی زۆرتران بەرکەوتووە بەڵام سعودیکە لەوانەی کە زیانەکە لەسەر سعودیە کەمترە ڕەنگە بپرسێ بۆ خۆ سعودیە شاوشی وڵاتانی کەندا و نەود لە ڕێگەی کەندا و لە گەروی هورمزەوە هەناردەیەەکە بەڵام هۆکاری ئەمە ئەوەیە کە سعودیە لە پشتەوە لەسەر دەریای سوور لەوێ بەندەری هەیە لەوێ نەوت هەناردەی بازاڕەکانەکە بۆی لەم ڕۆژانەی کە گەروی هورمز داخرا و جەنگ لەوێ گەرمە سعودیە بۆریەکانی نەوتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتەوە کە لە نزیکن لە سەرکەنداوی عەربی کار پێەکان نەوتەکەی ئەنێرێ بۆ بەشی خۆراوی وڵاتەکە بۆ سەردەریای سوور و لێوە ڕەوانە ئەکرێ بۆیە کاریگەری کەمبوونەوەی نەوتەکە لەسەر سعودیە کەمترە بەڵام دوو وڵات قازانجیان لەم ڕەوشە کردووە بڕی هەناردەیان زیاد کردووە کەوانش بریتین لە ڤەنزوێلا لەگەڵ نەیجیریا چونکە خۆتان نزانە و دوو وڵاتە دوورن لە جەنگەوە نەیجیریا بڕی هەناردەی زیاد کردووە بۆی بەشێک لەو کورتێنان و کەمبوونەوەی پڕکاتەوە ڤەنزوێلاش بۆ خۆتان نەزان ئەویش بە هەمان شێوە دوورە لە جەنگەکەەوە چونکە ڤەنزوێلا
دەمەوێت بەسمە بە قسەکەی دۆناڵد ترەمپ بۆ شێوەی ڕابردوو دۆناڵد ترەمپ لە پەیامەکەیە باسێکی ڤەنزوێلای کرد بەوەی کە وتی کە ئێمە نەوتی ڤەنزوێلامان هەیە و ئەو کورتێنانەی پێپڕەکەینەوە کە بەهۆی جەنگەوە دروست بووە بۆیە ئەو وڵاتانی وەکو توانجێک بۆ وڵاتانی ئەوروپا و ناتۆ کە هەمیشە گلیان لێکاڵێن لە جەنگەکەیان ناتونێتە پێشەوە هاوکاری و دەستباریان لەگەڵ نەکردوین بە تایبەتی ترۆیکای ئەوروپا سێ وڵاتە گەورەکە فەڕەنسا بەریتانیا ئەڵمانیا بەتوانجەوە پێیوتن کێ زیانی بەرەکەوێت لە گەروی هورمز و داخستنی گەروەکە با ئەوانە بێنە سەر هێڵ بۆی کە گەرۆکە بکرێتەوە و نەوتوغاز بگاتەوە بازاڕەکانی ئەوروپا و ئەو بەرزبوونەوەی کە لە نرخا ڕوویداوە بگەڕێتەوە و جێگیر بێتەوە. ئەلبەتە ئەو قسەی ترامپ دوای ئەوە هات کە پێشتر ترامپ هەوڵێکی دا بۆی کە هاوپەیمانیەکی نێودوڵەتی دروستکە بە ئامانجی کردنەوەی گەروی هورمز بەڵام ئەوروپیەکان بەدەمیەوە نەهاتن. ترامپ چەند جارێک گلەی کرد بە ڕاستەخۆ نەڕاستەخۆ باسی لەوە کرد کە ئەوروپیەکان هەڵوێستیان نەبووە بۆیە ئەوان کە جەنگی ئێران بە جەنگی خۆیان نازانن ئەمریکاش ئەکرێت جەنگی ئۆکراین بە جەنگی خۆی نەزانێ. هەر لە پەیامەکەیە دوێنە بینیتان کە بە شێوەیەکی ڕاستەخۆی شیگرە سەر ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ئەویش لە سەردانێکە بۆ کۆریای باشوور کاتێک قسەی بۆ ڕۆژنامەنووسان کرد وەڵامی لە دوانەکە و قسەکانی دۆناڵد ترەمپی دایەوە پێیوت کە ئەو هەڵوێستەکانی ترامپ نالۆژیکین و ئەو جەنگەی کە ئەمریکا ویسای لە دژی ئێران بەرپایان کردووە ناتوانێت چارەسەری کێشەی چەکی ئەتۆمی ئێران بکە. ئیمانوێل ماکرۆن وەڵامی نیگەرانەکانی بە نیگەرانی و وەڵامی دۆناڵد ترەمپی دایەوە. ئەگەر نازانم لە ڤیدۆڵەکە لە ئینفۆگرافیکە زانیاری کەمان هەبیانە بەڵام دەمەوێت بەڵێ نرخی نەوت لە ئێستاە با بزانانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ چۆنە ئەگەر هاوکارانم لە کۆنتترۆل ئامادە بێ بەڵێ زۆر باشە بەڵێ چاوەڕێم ئەگەر بەڵە بەڕێزان ئەوەی کە دەیبینێن دوایین بە شێوەیەکی ڕاستەوخۆ نرخی نەوتە لە ئێستادا کە نەوتی ئەمریکا لە پلی یەکەمە کە نرخی بەرمیلە گەیشتۆتە $111 گەیشتۆتە $111 و نرخی برنت کە تاپان نەوتی ئەمریکا ئەگەر سەرنج بدەن $11 بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە و نەوتی برنت کە نەوتی ناوچەی دەریایی باکوورە $109 $7 بەرزبوونەوەی تۆمار کردووە ئەم بەرزبوونەوە و تۆمارکردنی نرخە زیادە لە دوای پەیامەکەی دوێنێ دۆناڵد ترەمپ ڕوویدا کە باسی لەوە کرد جەنگەکە بۆ 2 هەفتە تا 3 هەفتەی تر بەردەوامە بێ. پێشتریش باسم کرد بە ڕێزان کاتێ چاوەڕوانێکی زۆر هەبوو لەبارەیەوەی کە دۆناڵد ترەمپ جەنگەکە ڕابگرێ ئەگەر بەس ڕابگەێنێ بەڵام کاتێکە لە پەیامەکە بینیمان ترامپ باسی لە بەردەوامی جەنگەکە کرد لە نیکەم تا 2 یان 3 هەفتەی دیکە نرخی نەوت جارێکی تر بەرزبوونەوەی بەخۆ بینی و ئەوەی تریانە بین نەوتی مۆربان کە زۆرتر نەوتی نەوتی ناوچەی کەندا و ئۆپیکە گرێتەوە کە ئەوش نرخەکەی $114 بەڕێزان نرخی برنت کە لەسەر و نەوتەکانەوە زۆر جار باسەکرێ دەبین لە ئێستا نرخەکەی $109 ئەم نرخە بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆ بینیوە لە چاو ڕۆژانی پێش دەستپێکردنی جەنگەکە چکە لەو کاتەیە کە جەنگەکە دەستی پێکرد نرخی نەوتی برن لە دەوری $70 تا $72 بوو تا $75 شەگەر ڕۆشت بێ لە مانگی کانونی دووەماتە لە مانگی یەک و لە مانگی شوباتە پێش دەستپێکردنی جەنگەکە بەڵام ئێستا نرخەکە بەرزەوە بووە بۆ $110 واتە نزیکەی لە ئێستا ئەکاتە سی بۆ نزیکەی $40 واتە ڕێژەکە لە 150 زیاتری نرخەکەی گران بوو چۆتە سەری. ئەلبەتە بەڕێزان هۆکاری یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گرانبوونی نرخی نەوت بێگومان کە ئەوە جەنگە و ڕەوشە و کاریگەری لەسەر بازاڕی وزە و نەوتێ بەڵام مەسەلەی بەرزبوونەوەی نرخی نەوت پەیوەندی بە دابینکردنی ڕاستەوخۆی نەوتەوەیە بەراورد جیاوازێکی گەورەی لەگەڵ نرخی ئاڵتونە ئاڵتون پەیوەندی بە سەقامگیری بازار و متمانەوە هەیە هەر کاتێ نەبوونی متمانە زیادی کرد نرخی ئاڵتون پێچوانەدا ئابەزێ بەڵام نەوت پەیوەندی بە دابینکردنی ڕاستەوخۆوە هەیە هەر کە گەروی هەرمزدا ئاخرەیە ئەکرێتەوە کاریگەریان دۆناڵد ترەمپ لە دوانێکە لەباری جەنگەکەوە کاریگەری سەر نرخی نەوتە بێ. بەڵێ ئەمە زانیاریەکان و لەبارەی نرخی نەوتەوە لە ئێستادا و دەمەوێت بچمە لای زانیاریە کە سەبارەت بە هێرشە درۆنیەکانی ئەم شەوی هەولێر کە بەڕسمی ڕاگەیەنرا کە
هێرشەکان بەڵێ بۆ کورسادنی و سەرچاوەیەک تاکیدی لەوە کردەوە بە ڕسمی ئاگاداری کردنەوە لەوەی کە ئەو هێرشانەی کە ئەم شەو لە هەولێر ڕویاندا تێکشبریتی بۆ لە تێکشکانی 5 درۆن تێکشکاندنی 5 درۆن و دیمەنێکی ڕاستەوخۆمان هەیە ئێستا لەسەر شاشەی کورساد نیوز پێما بێ دیمەنی بەیروتە بەڵێ ئەمەی کە دەیبینن دیمەنی بەیروتە چونکە بەتایبەتی ناوچەکانی باشووری بەیروت گەڕەکەەکانی باشووری بەیروت ئەوەی کە پێوتە زاحی جنوبی لە دوایەوەی کە حەزبوڵای لوبنان لە دوی مانگەواتە لە دوای 4 تاوەکو 5 ڕۆژ لە دەستپێکردنی جەنگەکە یاخود لە دەستپێکردنی یەکەم هێرشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران حەزبوڵا هاتە ناو جەنگەکە و پشت بەڵێ لە دیمەنی بەیروتەوە ئەچینە سەر شاشەکە جارێکی تر ئەمەی کە دەیبینێن هاوکارانم بۆیان ئامادەکردین بریتە لە نرخی زێر بەڵێ بەڕێزانەوەی کە دەیبینین لەسەر شاشەی کورساد نیوز ئەوە نرخی ئێستا و ڕاستەوخۆی زێرە لەگەڵ زیو لە ئێستادا نرخی 1 ئۆنسە زیو بریتە لە 4676 دۆلار دابەزینی بەخۆ بینیوە لە بەرامبەرە نرخی زیویش بە هەمان شێوە دابەزینی بەخۆ بینیوە دەمەوێت لەبارەی نرخی زێر قسەتان بۆ بکەم ئەم نرخە لە دوای دەستپێکردنی جەنگەوە گەڕانەوەیکی بەرچاوی بەخۆ بینیوە دابەزینێکی تا ڕادەیەک بەرچاوی تۆمار کرد بێ ڕەنگە جێگەی سەرنج بێت چۆن لە ڕەوشێکی ئەوەیە کە جەنگە ناسەقامگیری هەیە و نائارامی هەیە و پێرش و بردومان بەردەوامە و ئاڕاستی جەنگەکە دیار نییە کەی کۆتای بێدێ بۆچی نرخی زێر گەڕاوەتەوە دابەزیوە لە کاتێکا لە ڕۆژانی پێش جەنگ نرخی زێر بۆ خۆتان نزانن بەردەوام ڕووی لە بەرزبوونەوە بوو چون ئەمە پەیوەندی بەوەیە کە لەگەڵ دەستپێکردنی جەنگەکەیە نرخی زێر لە ئۆنسەیەک لە دەوری 5100 دلار تاوەکو 5300 دلار بوو لەگەڵ یەکەم دەستپێکردنی جەنگەکەیە نرخەکە بازدانێکی کرد لە 5300 دلار تا نزیکی 5600 دلار بەڵام لە دوای بەردەوامی جەنگەکە نرخی زێر دابەزینی بەخۆ بینی هۆکاری ئەوە بوو کە وەکو باسیشم کرد نرخی زێر جیاوازیی گەورەی هەیە لەگەڵ نرخی نەوتە نرخی نەوت پەیوەندی بە دابینکردنی ڕاستەوخۆوە هەیە پەیوەندی بە دابینکردنی ڕاستەوخۆوە هەر کاتێک کورتێنان لە خستنە ڕوو ئەدا ئەو خواستی کە لەسەر نەوتەیە زیادەکە و بەهۆی هەڵاوسان و گرانبوون دروستە بێ چونکە خۆتان نزان وڵاتانی کەندا و هەناردەی نەوتیان کەمی کردو بۆی هێرشەکانی ئێرانەوە بەهۆی داخستنی گەروی هەرمزەوە بەڵام نرخی زێر پەیوەندی بە سەقامگیری و هەر کاتێکە هەست بە ناسەقامگیریەکە کرێ وە بەرهێنان بازرگانان سەرمایهداران ئەوانەی کە پارەیان هەیە زۆرتر پەنا بۆ دۆلارە بن دۆلارۆکو ناوچەیەکی ئارام سەیرەکرێ بەهۆی بەهێزی دۆلارەوە هەیە ئەوەش بۆیە لەو کاتە خوارد لەسەر کڕینی زێر کەمە بێتەوە بەهۆی ئەوە نرخەکە دابەزینی بەخۆ بینیوە لە ئێسادا لە دەوری 4600 دلارە. بەڵێ بەڕێزان دەمەوێت قسە لەسەر بابەتێکی دیکە بکەین ئەویش وەکو پێشتریش کە باسمان کرد بەهۆی ئەو کاریگەری ڕاستەوخۆی جەنگی ئێران ئیسرائیلەوە کە لەسەر کەنداوی عەرەبی و گەروی هورمز دروست بووە بێگومان دیارە کە وڵاتانی کەندا و زیانێکی گەورەیان بەرکەوتووە بە تایبەتی ئیمارات قەتەر بەحرین و کۆیت و لەسەر و هەمووشیانەوە عێراق چونکە بۆ خۆتان زان نەوتی عێراق کە زۆرینەی لە بەسرەوە هەناردە ئەکرێ بە کەشتی لە کەنداوی عەرەب و لە گەروی هورمزەوە چێتە دەرەوە بەڵام لە ئێستادا بینیمان کە جەنگەکە چ کاریگەریەکی لەسەر هەناردەکردنی نەوتی ئەم وڵاتانە دروست کرد بۆیە لە ئێستادا بە تایبەتی لەگەڵ درێژبوونەوەی جەنگەکەدا وڵاتانی کەنداو بە دوای استراتیژێکی نوێ ئاگەڕێن بۆ ئەوەی کە دەرچەیەکی نوێ دەواازەیەکی نوێ
بدۆزنەوە ئەویش بۆ ئەوەی کە بتوانن ئەگەر لە داهاتووشا بێ و فریای ئێستا نەکەوێ فریام جەنگە نەکەوێ خۆیان لەو مەترسی ڕزگار بکەن کە لە سەر کەنداوی عەرەبی و گەروی هورمزەیە چونکە هەر کاتێک کە جەنگ دروست بێ و بەتابەتی وەکوی کە ئەبینین هەمیشە ئێرانەکان ئەڵێن ئێمە متمانەمان بە ئەمریکانیە لە هەر کاتێکا بێ جەنگ دووبارە کات و جەنگەڵە گیرسێنە بۆیە بە دوای گەرنتی ئاگەڕین بۆیە ئەمە بۆ وڵاتانی کەنداویش ڕاستە ڕاگررتنی جەنگ یا کۆتایاتنی جەنگ ڕەنگە متمانەی لەسەرێ بۆیە لە هەر کاتێکا قابلەوەی جەنگەکە دەست پێ بکاتەوە بۆیە هەر لەگەڵ دەستپێکردنەوەی جەنگیشە ئەم مەترسیە لەسەر گەروی هورمز و کەنداوی عەرەبی دروستە بێ بۆی لە ئێستا وڵاتانی عەرەبی بیر لە استراتیژ و دەرچەی نوێ ئەکەنەوە بۆی کە بتوانن نەوت و زەی لێوە هەناردە بکەن یەکێک لەو پلانانەی کە هەیە بەستنەوەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی سعودیە بە ناوچەکانی ڕۆژاوە لە ڕێگەی بۆریەوە بۆ ئەوەی بتوانرێ نەوتی ئەم ناوچەیە لە ڕۆژهەڵاتی سعودیە بگوازێتەوە بۆ سەر دەریای سرولیەوە هەناردەی بازارەکان بە تایبەتی ئەوروپا بکرێ لەو بارەوە هاوکارانم لە ژووری هەواڵ راپۆرتێکیان ئامادەکرەوە پێکەوەی بینین و دواتر قسەی زیاترەکە بەڵێ داخستنی گەروی هورمز و ناسەقامگیریە جیۆپۆلەتیکیەکان وڵاتانی کەندە و پەنا بۆ نەخشێکی نوێی گواستنەوەی وزە دەبن تا پشبەستن بەم ڕێڕەوە ئاویە پڕمەترسیە کۆتایی پێبهێنن. ڕۆژنامەی فاینانشال تایمز ئاشکرای کردووە وڵاتانی ناوچەکە ئێستا بە دوای پلانێکی جێگرەوەدا دەگەڕن بۆ دەستەبەرکردنی یاسایشی وزە لە دەرەوەی هەژمونی ئێران. شارەزایانی وزە ئاماژە بۆ دەکەن کە دروستکردنی هێڵی بۆری نوێ تاقە بژاردەیە بۆ کەمکردنەوەی هەڕەشە تیرۆریستیەکان و کاریگەریەکانی ئێران لە گەروی هورمزدا. لەم چوارچێوێدا هێڵی بۆری ڕۆژهەڵات ڕۆژئاوای سعودیە کە درێژەکەی 1200 کیلۆمەترە جارێکی دیکەم بۆتەوە باچەق و گرنگیەکی استراتیژی گەوری پێدراوە. ئەم هێڵە کە لە ساڵانی هەشتاکان و لە سەردەمی جەنگی تانکەرەکانی نێوان عێراق و ئێران دروستکراوە ئێستا وەک خوێنبەرێکی سەرەکی دەبینرێت. لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 7 ملیۆن بەرمیل نەوت دەگوازێتەوە بۆ بەندەری یانبوع لە سەر دەریای سوور. ئەمە ژوا دەکات گەروی هورمز لە هاوکێشەی هەناردەکردن دەربکرێت. باپی راپۆرتەکە سعودیا پلانی هەیە توانەی هەناردەکردنی ئەم بۆریە بۆ 10 ملیۆن و 200,000 بەرمیل لە ڕۆژێکە زیاد بکات. مەیسۆن کافافی ڕایۆژکاری ئەنجومەنیە تڵسی پێی وایە هەرچەندە ئەم پرۆژانە تێچووی زۆر و ئاڵۆزی سیاسیان هەیە بەڵام گۆڕانی هاوکێشەکان وڵاتانی کەنداوی ناچار کردووە بەرەو سربەخۆیی تەواوەتی لە کەرتی وزە هەنگاو بنێن و گرنگی گەروی هورمز بۆ کەمترین ئاست دابەزێنن. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لەم ڕووماڵە تایبەت بە دوایین هەواڵ و زانیاریەکان لەبارەی جەنگەکەوە. لێرەدا دەمەوێت سەرنجتان بۆ دیمەنێکی سەرنجڕاکێش ڕابکێشم کە لە پاڵ ئەو جەنگەی کە بەردەوام هێرش و بردومان بە تایبەتی بۆ سەر ئێران لەلایەن فڕۆکانی ئەمریکا و ئیسرائیلەوە هەیە و هێرشی پێچەوانش لەلایەن ئێران و سوپای پاسدارانەوە بە هەڵدانی موشەکەیە. بەڵام لەناو ئەو هەمووە دیمەنەی جەنگە ئەمڕۆ دیمەنێک سەرنجێم وولایەکی ڕاکێشە کە ئەویش دیمەنی چوونە دەروی هاوڵاتیانی پیرانشار بوو شارچکەی پیرانشار کە لە سنووری پارێزگای ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان کە چوونە دەروایان بوو بۆ گەشت و سەیران بۆ بەتایبەتی بۆ سەیرانگای بادیناوێ لەوێ کە ناوچەیەکی گەشتیاریە. ئەم دیمەنێکی سەرڕاکێش بوو کاردانەوەی زۆری دروست کرد بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەقەدەرەوەی کە دیمەنەکە سەرڕاکێش بوو ئەوەندەش دڵخۆشی هاوڵاتیان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستانی لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاردانەوەی بەرفراوان هەبوو کە خەڵک لە ڕۆژێکی لەو شێوەیە بۆشایەک ماوەتەوە بۆی کە خەڵک بتوانن پشوو بدەن بچنە دەرەوە دڵخۆش بن. پێکەوە راپۆرتێک لەو بارەیەوە بینین. سەیرانگای بادیناوی قەزای پیرانشارە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای هێرش و بردومانەکانی سەر ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیان ئەم ڕۆژەیان بەهەدەر نەدا و سەردانی شوێنە گەشتیارەکان دەکەن. دیارە ڕۆژی 13 بەدەر ئەو ڕۆژەیە کە بەگشتی هەموو ئێرانیەکان و خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو ڕۆژەدا دێنە دەرێ. واتاکەی ئەوەیە کە ئێمە دوای تێپەڕکردنی زستانێکی پڕ لە بەفر و باران و سەخڵەت و تووشی ئینسانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران بەگشتی پێیان وا بووە کە 13 بەدەر ڕۆژێکی شومە و هەموو لە هەموو وەکو ڕۆژی ژینگەوەکو ڕۆژی سروشت و تەبیعەت دیاریان کردووە لەو ڕۆژەیدا خەڵک بەگشتی هەمویان ماڵیان بەجێ دێڵن و بەرە و شوێنە گەشتیاریەکان وەڕێ دەکەون.
دیارە سێزدە بەدەر مانای دیکەشی هەیە ئەوە بۆ کە کچان و کوڕان لە سەردەمی خۆیدا و ئێستاش تاکوتەرە دەڕۆنە مەزراکان و بە شێوەیەکی یان بە ئاشکرایان بەدزی سەوزەیان گرێ دەدا و بۆی گرەی بەختی ژیانیان بکرێتەوە. دۆکڵی و دۆڵما ئەو دوورە خواردەمانانە دێنن تا پاشان دەمێننەوە گۆشتی دەبرژێنن خاورمەی تا دەکەن سوزان بە هەموو شێوەیەک دێن دۆکڵی و شیرێ دەنێن و خۆشیەکە ڕۆژێکی مەزنەوە مەسەن جەماعە دێتە بادی ناوێ و پردانان و ئەو شوێنە گەشتیارانی کە خۆشن دادەنیشتن سیر و سۆبەت و هەتا ڕۆژەکەرا بێرن ئێوارش دەستنەوە. بەشێک لە گەشتیاران داوا لە هاوڵاتیان دەکەن ژینگە و سروشتی ناوچەکە بپارێزن و زەبڵ و خۆڵ و خاشاک لە شوێنە گەشتیارەکان بەجێ نەهێڵن. خەڵک هەر لە زستان ڕاخواڵداەن بۆ ئەو ڕۆژەی کە دیارە خەڵکژاوی دێتە دەرێ هەموو بە لیباسی کوردی و لیباسێکی جوان و ڕێکپێک دێنە دەرێ. ئەو داواشم لەو خەڵکەیە کە دێنە دەرێ بەڕاستی ئەوەی دوایە کە دێنێرکانە دەگەڵە خۆی دێنن ژینگەکەی پیس نەکەن وەک ئەو لایلۆن و شمەکانە دوا دەگەڵە خۆیان بەرنەوە نیشتمانی خۆنە ئەو نیشتمانە جوانە حیفە نەعازکەین. دوای تێپەڕبوونی 13 ڕۆژ لە یەکەم مانگی بەهاردا هاوڵاتیانی سەرجەمشاد و شارۆچکەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی سەیرانگاکان دەکەن. ڕۆژی 13 بەدەر لە ئێران ڕۆژێکی زۆر تایبەت و واتادارە بە تایبەت لە نێو کوردەکاندا کە لەم ڕۆژەدا بەژن و منداڵ و پیرەوە بە جلوبەرگی ڕەسەنی کوردەواری سەردانی سەیرانگاکان دەکەن. محەممەد حەسەن، کورسات نیوز، پیرانشار. بەڵێ بەڕێزان بەردەوامین لە قسە و باسەکان لەبارەی کاریگەریەکانی جەنگ بە تایبەتی لەسەر بازاڕی نەوت و وزە و باسمان کرد کە چ کاریگەریەکی هەم لەسەر وڵاتانی ئەندام لە ئۆپیک و کەمکردنەوەی ئاستی بەرەمێنان و هەناردەکردنی نەوتیان بەوەی جەنگەکەوە و پاشان پلان و جێگرەوەی وڵاتانی کەنداو بۆ داخستنی گەروی هورمز باسمان لەوانە کرد. لە ئێستادا بابەتێکی ترێکە کاریگەری جەنگەکە و کاریگەری داخستنی گەروی هورمز لەسەر عێراق دەرەخە. کۆمپانیای سۆمۆ ئەمڕۆ لە ڕاگەنراوێکە علی نزار شەتری بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ باسی لەوە کرد کە بەرەمێنان و هەناردەی نەوتی عێراق بە شوێکی بەرچاو دابەزیەوە کە ئەمە ڕەنگە لە داهاتووە بۆ مانگەکانی داهاتوو کاریگەری لەسەر داهات و تەنانەت بودجێ عێراقیش دروست بکە. لە کاتێکە مانگانە دەمانبینی بە پێی ڕاگەنداوەکانی کۆمپانیای سۆمۆ عێراق لە مانگێکە لە دەوروبەری 100 میلیۆن بەرمیل نەوتی هەناردە کردوە داهاتەکەشی لە دەوروبەری 6 میلیارد زیاتر و کەمتر دۆلارە بوو بەڵام لە ئێستادا و لە مانگی ئازاردەواتە لە مانگی سێ ئەم هەناردەی نەوتی عێراق دابەزیوە بۆ بڕی 18 میلیۆن بەرمیل کە لە چاو 100 میلیۆن بەرمیلە بڕێکی کەمە بە ئەگاتە نزیکەی 1/5 هەرچەندە باز لەوە کراوە ئەو نەوتەی کە ئێستا هەناردەکرێ بەشێکی لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستان و بینیشمان لەم یەک دوو ڕۆژە هەناردەکردنی نەوتی عێراق بە تانکەر لە ڕێگەی سووریا و دەواازەی وەلیدەوە بەناو سووریا و لێشەوە بۆ بانیاسو بۆ سەر دەریای ناوەڕاست دەستی پێکردوێتەوە و لەگەڵەوەشە بڕێکی کەم لە نەوتی عێراق لە کەنداوە بەڵام زۆریش نییە لە ڕێگەی کەشتیەوە ئەوش بە وەرگرتنی مۆڵەت لە ئێران هەرچەندە لە سەرەتا بینیمان کاتێک کەشتیە نەوتەڵگرەکانی عێراق ویسیان لە کەنداو تێپەڕن ئێران لێدان هەموو ئەمانەوە بڕەکەی کەم بۆتەوە بەڵام ئەو بڕەشی کە هەناردەکرێ بەهۆی گرانبوونی نرخەکەی بۆی بەرزبوونی نرخەکەی کەوەکو باسم کرد لە دەوروبەری 70 دلارەوە بازی داوە سە لە دەوری 110 دلارە ئەو بڕێی کە هەناردەکرێت داهاتەکەی زیادی کردەوە بەڵام ئەمە ئەو بۆشایە پڕ ناکاتەوە کە بەهۆی کەمبوونەوەی هەناردەی نەوتی عێراقەوە دروست بووە. لەو بارەوە راپۆرتێکە بینین و دواترە گەڕینەوە. بەهۆی لێکەوتەکانی جەنگی نێوان ئەمریکا، ئیسرائیل و ئێران کێڵگە نەوتیەکانی عێراق لە لێواری وەستاندان و بەندەرە زیندوەکانی بەسرا بەرەو چۆڵی دەچن. لە کاتێکدا لە سەدانەوەی بودجەی وڵات پشت بەداهاتی نەوت دەوەستێت داخستنی گەروی هورمز گورزێکی کوشندەی لە هەناردەی عێراق داوە. موازنة العراق، تعرفون العراق اليوم بلد ريعي، اعتماد الكلي على الصادرات النفطية،
وەک دەزانرێت داهاتی عێراق پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێت بە دڵنیایی و ڕاگررتنی هەناردەکردنی نەوت کاریگەری هەیە بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ئێمە دەستەوەستان بین ڕێگە چارێک نەدۆزینەوە بۆ دابینکردنی سەرچاوەکانی داهات بۆیە ئێمە کار بۆ ئەوە دەکەین ئێستا بەرهەمهێنانی نەوتی بەسڕا لە 3 ملیۆن بەرمیلەوە بۆ 900,000 دابەزیوە تەنها لە کێڵگەی زوبەیر ئاستی بەرهەم لە 400,000ەوە بۆ 250,000 بەرمیل کەمی کردووە هاوکات دەیان کارمەندی بیانی بەهۆی شەڕەوە عێراقیان جێهێشتووە. يعني محافظة البصرة هي تقريبا بەرهەمهێنانی غاز لە پارێزگای بەسڕە لە 3 بۆ 3 ملیۆن و 500,000 پێ سێجایە بۆیە هەر جۆرە ڕاگررتنێکی بەرهەمهێنان یان وەستانی هێناردەکردنی نەوت و غاز دەبێتە هۆی ئیفلیجی ئابووری عێراق بە لە بەرچاوگرتنی ئەوەی پارێزگای بەسڕە پارێزگایەکی سەرەکیە لە بەرهەمهێنانی نەوت و غازدا هەر وەستانێک دەبێتە هۆی ئیفلیجی تەواوەتی ژمارەیەکی زۆر لە وێزگە کارەباییەکان بۆیە ئێمە لە هەوڵی بەردەوام دەین بۆ چالاکبوونی وێزگەکان. المحطات بالعمل جگە لە کەرتی وزە جمونجۆڵی بازرگانی لە بەندەری ئۆم قەسر بۆ کەمتر لە نیوەی داوەزیوە بۆی داخستنی گەری هورمزەوە کەشتێ گەورەکان ناچارن لە ئیمارات لەنگەر بگرن و کاڵاکان بە کەشتی بچووکتر بگوازنەوە. بوابة الخليج العربي مغلقة الآن بسبب الحرب. ڕێڕەوەکانی کەندا و لە ئێستادا بەهۆی جەنگەوە داخراون بە دڵناییەوە ئەوە زیانی زۆری لێکەوێتەوە بەڵام لە هەمان کادا ئێمە کەشتێکی زۆرمان لە چاوەڕانیدان بۆیە ئێمە دەرفەت و فەزا و کاتمان هەبوو بۆ ئەوەی ئەم کەشتیانە تێپەڕن و کاڵاکانیان بگوازنەوە کە تا ئێستا تەواو نەبووە ژمارەیەک کەشتی زۆر لە چاوەڕوانی داماوەتەوە. وإلى الآن ما خلصت إلى الآن في منطقة الانتظار عدد من البواخر للأرصفة. عێراق هەرچەندە هەوڵ دەدات بێلایانی خۆی بپارێزێت بەڵام پریشکی ئاگری ئەم جەنگە سێکتەرە هەستیارەکانی وڵاتی گرتوتەوە و ئایندەی دارایی و بژێوی هاوڵاتیانی ستۆتە ژێر هەڕەشەیەکی جددیەوە. بەڵە بەڕێزان هەر لە دەوروبەری کەندا و ئەمێنینەوە بەڵام دەمەوێت ئاماژەیەکیش بۆ بدەم کە خۆشبەختانە ئەم شەو تاوەکو ئێستا سەرڕای چەند هێرشێکی درۆنی لە هەولێر کە سەرجەمان لە ئاسمانی شاری هەولێر لەلایەن سیستمی بەرگریەوە تێکشکێنراون بۆیە بەهۆی کەمبوونەوەی هێرشە درۆنەکان تاوەکو ئێستا کە هیوادارین هەر بەو جۆرە بێ پامنێرانی کورسات نیوز کامێرەکانیان ئیش پێ نەکردووە بۆیە ڕووماڵی هێرشمان نابێم شەو بەڵام سەوباسەکانمان درێژە پێدەین لەبارەی جەنگەکە و کاریگەریەکانی بەتایبەت لەسەر بازاڕی نەوت و وزە پێم خۆشە کەڵک لەم دەرفەتە وەرگرم بۆی قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین چونکە بەڕاستی جەنگەکە هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکردنیەوە کاتێکە ئەمریکا و ئیسرائیل زۆر بە توندی هاتنە ناو جەنگەکەەوە و وەکو ئەڵێ دەستیان وەشان دەستیان برد بۆ هەرەمی یەکەمی دەسەڵات لە ئێران کە ئەویش کوشتنی عەلی خامنەی ڕابەری باڵا بوو و بە دوایە وەکوی کە ترامپ چەند جارێک باسی کردووە کە گروپی یەکەم و دووەمیان لە دەسەڵاتداران و لێپسراوانی ئێران لە ناو بردووە هەموو ئەمانە هەرچەنە لە دەستپێکە ئەمریکا وێسایل باسان لەوە کرد کە چاوەڕێی گۆڕینی دەسەڵاتن لە ئێران و چاوەڕێ بوون ئەو گۆڕانکاریە لە ناوخۆ ڕووبدا وەکو بڵێمان هەنگاوی یەکەمیان نا جەنگەکەیان دەست پێ کرد ئەوەی تری بەجێ بێڵن بۆ خەڵکی ئێران و گروپە ئۆپەرسیۆنەکانی ناو ئێران بەڵام ئەمەش ڕووی نەدا بۆیە ئێران هەر لە یەکەم کاردانەوەیە استراتیژێکی نوێی بەکارێنا بەراورد بە جەنگی 12 ڕۆژەی ڕابردوو کە بە ژمارێکی زۆر لە موشک هێرشێ کردە سەر ئیسرائیل و دەرکەوکە سیستمی بەرگری ئیسرائیل بەتابەتی لە جەنگی 12 ڕۆژەیە کە ماوەکەی وەکو ئێستا درێژ نەبووبەوە زۆرێک لە موشکەکان تێکەشکردن سەر ڕاوش بەشێک لە موشکەکان دەیانتوانی سیستمی بەرگری تێپەڕێنن لەم جەنگەیە ئێران استراتیژە نوێیەکەی ئەو بوو کە جەنگەکەی بە خێرایی بەرفراوان کرد هێرشەکەی گواستەوە بۆ ڕوبەرێکی بەرفراوانتر تەنها لەسەر ئیسرائیل نەمایەوە گواستەوە بەسەر وڵاتانی کەندا و بە تایبەتی کردە ئامانجی بنکە و بارەگاکانی ئەمریکا لە وڵاتانە و پاشانیش لە کاردانەوەکاندا هێرشی چەند جارێک هێرشە بوو بۆ سەر ناوەندەکانی وزە لە کەندا و پاشان داخستنی هەڕەشەی داخستنی گەروی هورمز و دواتریش جەبەجێکردنی هەڕەشەکە ڕەنگە ئامانجی پشتی ئەم استراتیژە نوێی ئێران ئەوە بوو بێکە لە ئامانجی لە چوارچێ و لە بەرامبەر فراوانکردنی جەنگەکەیە
وڵاتانی ئەوروپا و وڵاتانی تریژ ناچار بکە بێنە سەرخەت بۆ ئەوەی فشار لە ئەمریکا و ئیسرائیل بکەن بۆ ڕاگررتنی جەنگەکە چونکە دیارەکە ڕاگررتنی جەنگەکە لە شێوەی کۆک و ئێستا یان بەتابەتی لەو ڕۆژانەی کە سەرەتای جەنگەکە بوو ئێران دەستی بۆ داخستنی گەڕی هورمز برد جێشتنی جەنگەکە لەم حاڵەی ئێسایدا بە سەرکەوتن بۆ ئێران هەژمارەکرێ بەتایبەتی ئەگەر بەراوردی کەن بەوەی کاتێک ئەگەر ئامانجی ترمپ و ئەمریکا و ئیسرائیل گۆڕینی ڕژێم بوو بێ بەڵام ئەمە ڕووینەدا دەسەڵاتی ئێران نەگۆڕاوە و ئەگەر بێت و جەنگەکە لەو خاڵەیە بەجێ بێڵێ بە سەرکەوتن بۆ ئێرانەکان هەژمارەکرێ مەبەستیان بوو ئامانجیان بوو کە ئەم ئامانجە لە ڕێچیەوە بەدیبێت لە ڕێگەی فراوانکردنی هێرشەکەەوە و لە ڕێگەی ناچارکردنی وڵاتان بۆی بێنە سەرخەت بە تایبەتی لە ڕێگەی داخستنی گەڕی هورمز و دروستکردنی کاریگەری لەسەر بازاڕی نەوت و وزە و گرانکردنی نەوت و وزە لەسەر وڵاتان بە تایبەتی وڵاتانی ئەوروپا بۆیە کاریگەری ئەمەشمابینی تا ڕادەیەکی زۆر سەر ڕایهەبوونی ناکۆکی و ئەو ساردەی کە لە نێوان دۆناڵد ترمپ و بەرپرسانی ئەوروپا هەر لە شەڕی ئۆکراینەوە بگرە هەتاوەکو مەسلەی هەڕەشەی دەست بە سەراگرتنی دورگەی گرینلاند و پاشانیژوە ئەم شەڕی ئەم جەنگی هاتە سەر ئەوروپیەکان ئەگەر نەشیان توانی بێ فشارێکی ئەوتۆ لەسەر ئەمریکا و ئیسرائیل دروستکەن بۆ ڕاگررتنی جەنگەکە ئەگەر لەبەر خاتری خۆشیان بێ بۆی ڕێگری لە بەرزبوونەوەی زیاتری نرخی نەوت و غاز بکەن نەچوونە پاڵ ترمپ و ئەمریکا بۆ ئیدامەدانی جەنگەکە چونکە ئەوان پێیان وابوو فراوانکردنی جەنگەکە ڕەنگە کاریگەری گەورەتری لەسەر بازاڕی نەوت و وزە لێ بکرێتەوە کە لە ئێستاشا کاریگەرەکەی ڕۆژانە زیاتر بەردەوامە بێ. دوایین قسەی ترامپ شەوی ڕابردوو لە وتارەکەی باسی لەوە کرد کە ئەوان بەهۆی داخستنی گەڕی هورمزەوە زیانێکی ئەوتویان بەرناکەوێت کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر دروست نابێت چونکە نەوتێکی زۆری ڤەنزوێلایان بە نرخێکی گونجاو لە بەردەسا ئەتوانن پێداویستەکانی خوانی پێ بکەنەوە بۆیە زۆرێک لە شۆڤەکاران و شارەزانیش پێیان وایە کە ئەو ئۆپەراسیۆنی کە ئەمریکا لە ڤەنزوێلا ئەنجامیدا و سەرۆکی وڵاتی دەستگیر کرد و دووری خستەوە ئامادەکاریەکی پێشوەختە بوو بێ بۆ ئەم ڕەوشەی ئێستا و پێشببینی کرابێت لە ئەگەری هەڵگیرسانی جەنگی ئێران و درێژبوونەوەی جەنگەکەدا کاریگەری بۆ سەر بازاڕی نەوتوزە دروستێ بۆیە ترامپ بەتوانجەوە بە ئەوروپیەکانی وت ئێمە زیانی کەوتومان بەر نەکەوتووە کێ زیانی بەرکەوتووە بە ئەوانە بێن گەڕی هورمز بکەنەوە کە بێگومان لایەنی یەکەم ئەوروپیەکانن بۆ لایەنێکی تریش بریتین لە وڵاتانی ئاسیا بەتایبەتی چین و ژاپۆن و هندستان وانی کە نەوت لە ئێرانە ڕوو لە گەڕی هورمزەوە نەوتەکە بەنە دەرەوە تاوەکو ئێستا لە بەرامبەر ئەم قسەی دۆناڵد ترمپە لە بەیانی و تاوەکو ئێستا چەند لێدوان و کاردانەوەیەکمان لە بەرپرسانی ئەوروپا بینی یەکێک لەوانە بۆن وەزیری دەروی بەریتانیا بوو باسی لەوە کرد کە چ وڵات ئامادەن بەشداری بکەن بێنە سەرخەت بۆەوەی کە هەوڵ بدەن بۆی کە گەڕی هورمز بکرێتەوە واتە چ وڵات لە ئامادەیان دەربڕێ بۆ بەشداریکردن لە وڵەکان بە ئاراستەیکردنەوەی گەروەکە نەوەکۆی چوونە پاڵ ئەمریکا و ئیسرائیل و بۆ فراوانکردنی جەنگەکە دواتر بینیمان بەرپرسی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا بە هەمان شێوەیەش قسەی لەسەرەوە کرد کە پێویستە گەڕی هورمز کراوە بێ هەوڵەکان لەو بارەوە بەردەوام بن و دوایین قسەش لەو بارەوە لەسەر شاشەکەش بینیتان بە ئێستاکان نووسرا بوو کە حکوومەتی بەلژیکا لە زاری سەرۆک وەزیرەکەەوە کە ئامادەن بەشداری بکەن لە هەڵگرتنەوەی ئەو مینانەی کە دەوترێ مینی دژە کەشتەکان کە ئێران لە گەڕی هورمز دایناون بۆ ئەوەی کە کەشتەکان بکەنە ئامانجەگەل لە ڕێگەی موشک و درۆنیشەوە نەبێ لە ڕێگەی مینەکانەوە کەشتیە نەوتەڵگرەکان بە تایبەتی بکەنە ئامانج ئەوان ئامادەیان دەربڕیەوە بۆ بەشداریکردن لە پاکردنەوەی گەروەکە هەرچەندە مەسلەی چاندنی گەڕی هورمز بە مینی دژە کەشتی تاوەکو ئێستاشی لەگەڵا بێ بە تەواوەتی پژڕاز نەکراوەتەوە یاخود خەبارەکەی نازانرێ بەڵام هەرچۆنێک بێ ئەمە دەتوانرێ وەکو کاردانەوە لە بەرامبەر لێدوان و هەڵوەستەکەی دۆناڵد ترامپ هەژمار کرێت کە باسی لەوە کرد کێ زیانی بەرەکەوێت لە داخستنی گەڕی هورمز با ئەوان هەوڵ بدەن و بەشداری بکەن لە کردنەوەی گەڕی هورمزە و هەر لە پاڵەوەشە قسەیەکەیە دەوترێت کە تاوەکو ئێستا دۆناڵد ترامپ خۆی پاراستووە لە بەرفراوانکردنی جەنگەکە بە تایبەتی لە ناوچەی کەندا و بە ئامانجی ئەوەی کە بتوانرێت گەڕی هورمز بکرێتەوە گەرانتی سەلامەتی و هاتوچۆی بازرگانی و نەود لە گەڕی هورمز بکرێ پاشان ئەگەر هەنگاوی تر بنرێ با ئاڕاستی دەستێوەردانی زیاتر بە تایبەتی دەستێوەردانی سەربازی و تونکردنەوەی هێرشەکان بۆ سەر ئێران بۆی کە جارێکی تر کاریگەری لەسەر گەرۆکە دروست نەکات چونکە بینیمان لە سەرەتای داخستنی گەرۆکەش و لەم ڕۆژانەی دوایشە چەند جارێک بەهۆی کاریگەریەکانی جەنگەوە
و داخستنی گەرۆکەوە نرخی نەوت بەرزە بۆ دۆناڵد ترامپ چەند جارێک هاتە سەر تەلەڤیزیۆن وتارێدا پەیامی ئەنارد قسەیە کرد بە قسەکانی هێندەی بۆ دابەزانی نرخی نەوت بوو هێندە بۆ فراوانکردنی هێرشەکان نەبوو بە ئامانجی کەمکردنەوەی وشارەی کە لەسەر ئاستی نێودوڵەتی لەسەر ئیدارەکەی دروست بە بۆی گرانبوونی نرخی نەوت و وزەوە دوایین جار نرخی ڕۆژی شەشی نیسان کە تەنها چەند ڕۆژێکی ماوە دیاری کردووە بۆ ئێران کە بە دەست پێشخەری 15 خاڵەکەی ڕازی بن ئەگەنا لە دوای ئەوە لە ئێرانە دەن بە جۆرەکە وەکو خۆیڵە ئێرانە گەڕێنەوە بۆ چاخی بەردین یا سەردەمی بەردین هەرچەندە ئەمڕۆ بینیمان ئێرانەکان بەتاتی عەباس عراقچی وەڵامی ئەم هەڵوێستەی ترەمپیدایەوە باسی لەوە کرد ئەگەر ئەتوانن بابگەڕێنەوە بۆ چاخی بەردین ئەلبەتە ئەوە شۆکو ئاماژەیەک بۆەوەی کە دوورکەوتنەوە یا گەڕانەوە بۆ سەردەمی پێش ئەم سەربازیە تەکنەلۆژی ئێستا هەیە و گەڕانەوە بۆ پێش سەردەمی نەوت و وزە ئەوانە زۆرتر شرۆڤەکاران وای لەیەکە دەرەوە بەسەکەی ڕەنگە زۆرتر لە شەڕی ڕوبەڕوو هێزی زەمینی و شەڕی سەرباز بێ کە ئەو وەکو گەڕانەوە و ئاماژەدانێکە بە مێژووی ئێران کە ئێرانی بە دەوڵەت ناو نەبردو بەڵکو بە شارستانی ناوی بردو باسی لەوە کردوکەوان مێژویانەیە لە سەرکەوتنی جەنگی مەیدانی و سەربازیە ئەمە ویستم باسی ئەوتان بۆ بکەم پێم خۆش بۆ بزانن کە لە دوایەوە ئەوروپیەکانیش هاتوونەتە سەر خەت و دانەوەی بەشداری بکەن لە کردنەوەی گەری هورمزە بەڕێزان دەمێت سەرنجتان بۆ شتێکی تر ڕابکێشم بەدەر لە هەواڵەکانی جەنگ ئەمڕۆ دیمەنێکی ترمان بینی لە ئەمریکا کە ئەویش لە ئاژانسی بۆشاییگەری ئەمریکای باکوور نۆرس ئەمریکان سپیس ئەیجنسی واتە ئاژانسی بۆشایی ئەمریکای باکوور ئەوەی کە بە ناسا ناسراوە کەشتیەکی ئاسمانیان ڕەوانەی خولگەی زەوی کرد ئەگەر هاوکارانم لە کۆنتترۆل وێنەمان هەبێت دیمەنمان هەبێ بێنە سەر شاشە بۆ بەڵێ ئەوەی کە دەیبینین دیمەنەکەی ئەمە کەشتی ئاسمانەکەی کە گەیشتوتە خولگەی زەوی ئەم کەشتیە ڕۆژی ڕابردوو لە ڕێگەی موشکەوە هەڵدرا و دوای ئەوەی کە گەیشتە شوێنی دیاریکرا و ڕاگەنراکە بە سەلامەتی و بە سەرکەوتوی لە کەپسولەکە جیابەوە کەشتی ئاسمانەکە جیابەوە و گەشتوتە خولگە و دەستی بەکارەکانی کردووە بەڕێزان ئەم کەشتیە ناوی ئارتمس دووە لە ناوەندی لە سنتەری ئاسمانی کەنەدی لە ویلایەتی فلۆریدا کە خۆتان نزان ناوەندەکەی شاری مایامیە و هەر لەو بارەوە ئەزان کە فلۆریدا ویلایەتەکەی دۆناڵد ترەمپە خۆی خەڵکێوێ لێەوە ڕوانی بۆشایی ئاسمان کرا هەنە دیمەنمان بینی لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو کرانەوە کە دیمەنەکە سەرڕاکێش بوو خەڵکانێکی گەشتیار لە نێو فڕۆکەوە دیمەنەکان تۆمار کردبوو لەو کاتی کە کەشتی ئاسمانەکە بەرەو خولگەی زەوی ڕۆی ئەم کەشتیە چوار کەشتیوان چوار ئەستێرەناسی ئاژانسی ناسایتایە لە ڕۆژی یەکی مانگ هەڵدرا و بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ لە شوێنی مەبەست لە خولگەی با بڵین دەرەوەی زەوی بمێنێتەوە لێوە چاودێری گردون و بۆشایی ئاسمان و ئەم سوڕانەوە بە دەوری مانگ و ئەوانە ئەم چوار کەشتیوانی تایە چوار ئەستێرە ناسی تایە کە یەکێکیان سەرۆکی تیمەکەیە ئەویکەیان کەشتیوانەکەیەتی و دوانیشان ئەستێرە ناس و خەڵکانی شارەزان کە لە میدیاکان باز لەوە کرێکەیەکیان ئەستێرە ناسێکی کەنەدیە چوونەتەوەی بۆ ماوەی 10 ڕۆژەمێنەوە بڕیارە لە ڕۆژی 11 مانگ جارێکتر بگەڕێنەوە سەرزەوی زانیارێکی سەرڕاکێش پێم خۆشە پێتانی ڕابگەرمە ئیشەوەیە کە ئەم کەشتیە لە خولگەی زەوی لە ڕێگەی سۆلەرەوە با بڵین لە ڕێگەی ئەوەی کە بە تیشکی خۆر کۆکاتەوە ئیگۆڕێ بۆ وزەی کارەبا کارەکات ئەوەی کە دیارە سۆلەرەکان یا ئەوەی کە باس کراوە توانای بەرمێنانی 11 کیلۆ وات کارەبایان هەیە بۆ کارپێکردنی کەشتێکە و باسەکرێ ئەم کەشتێ دەگاتە نقطەیە کە ڕەنگە دوورترین خاڵ بێت تاوەکو ئێستا مرۆڤ پێی گەشتی و لە زەوی دوورکەوت بێتەوە کە نزیکەی 6400 کیلۆمەترە و هەڵدانی ئەم کەشتیە بە دووەم کەشتی دائەنرێ کە مرۆڤی تیا بێ و چوبێتە بۆشایی ئاسمان لە دوای کەشتی ئاپۆلۆ لە حەڤەی نیسانی ساڵی 1972 بەڵێ لە ساڵی 1972 کەشتی ئاپۆلۆ کە ڕەوانەی بۆشایی ئاسمان کرا دوو ئەستێرە ناز دوو کەسی شارەزا لە گەردوناسی ئەگەر هەڵە نەبم ناوەکانن ئامسترۆنگ و ئالدرین
پێم وابێ ئەو دوو کەشتیوانی تێدا بوو ئەمەی ئێستا کە ئەیبینن 4 کەشتیوانی تایە ئەم کەشتیە توانای هەڵگرتنی 6 کەسێ بەڵام ئەوان 4 کەسن چوونەتە بۆشایی ئاسمان بۆ ماوەی 10 ڕۆژەمێنەوە ئەو کەسانی کە لە نێو کەشتێکەدان هەموو وەکوڵێ پشکنین و تێستێکیان بۆ کراوە سەبارەت بەوەی کە دەچنە ئەو خاڵە دوورە لە زەوی لە بۆشایی ئاسمانەمێننەوە سەبارەت بە ڕەوشی تەندروستیان سەبارەت بە هەموو ئەوانەی تر کە پێویستە بۆیان جێبەجێ بکرێ و بڕیارە لەوێ ماوەی 10 ڕۆژ بمێنەوە پاش تەواوبوونی ئەرکەکەیان کە توێژینەوەکەن کە لێکۆڵینەوەکەن لەبارەی ئەو بابەتانی کە بۆ ئەوان جێگەی مەبەست و جێگەی تێڕامانن و لە ڕۆژی 11 نیسان 11 مانگ جارێکی تر بگەڕێنەوە بۆ سەرزەوی پێم خۆش بۆ زانیاریانتان لەبارەی هەڵدانی کەشتی ئاسمانەکە لەلایەن ناساوە بۆ بۆشای ئاسمان پێڕابگەێنم هاوکارانم لە کۆنتترۆل لەگەر زانیاری تازە هەبێ بەڵێ باسمان کرد پێشتر کە ئەمڕۆ جگەلەوەی دوو جار هێرشە بۆ سەر بارەگاکانی حەشدی شعبی لە نینەوە و لە ئەنبار لیوای 57 حەشدی شعبی هەیە کە ئەتوانم بڵێن بە نزیکەی ڕۆژانە هێرش و بردومانەکرێتە سەری و لە نینەوەش دوو لیوای حەشدی شعبی هەیە کە یەکیان لیوای 30 ئەویکیان لیوای 14 ئەمڕۆ بردومان بۆ سەر هەردوو لیواکە هەبوو بەڵام ئەمشەو بردومانی تازە هەبوو لە ناوچەی بەرتەلە بۆ سەر بارەگای لیوای 30 حەشدی شعبی لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە ئەم هێرشانی سەر حەشدی شعبی بەڕێزان زۆرتر لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاوە ئەنجامەدرێن بەپی دوایین زانیاری کە ئێستا لە بەردەستی منایە کۆگای چەک و تەقەمەنی حەشدی شعبی لە بەرتەلە لەو سنوورە کراوەتە ئامان چوە هێرشەکە زیانی شێ بووە هەرچەندە پێشتریش باسمان کرد کە بەهۆی چۆڵکردنی بارەگاکانەوە بردومانەکان ڕەنگە و کوزیانی گیانی زیانی کەمیان لەکەوێتە زۆر جاربین حەشدی شعبی لە ڕاگەنداوە ڕسمەکانە کە باسێکن ژمارە قوربانەکان چ کوژاو بێت چ بریندار بێ ڕەنگە ژمارەکە زۆر نەبێ بەڕاستی ئەوەی کە باسەکرێ ئەگەر دقیق و ژماری تاو بێ لە چاو ڕەنگە خەڵکانێک پیانەوە بێ لە چاو قەبارەی هێرشەکانە ژمارە قوربانەکان کەم بێ بەڵام لە ڕاستیە بەڕێزان دیارەکە هۆکاری ئەمە بۆەوە گەڕێتەوە کە ئەم بنکە و بارەگانە چۆڵ کراون بە تابەتی لە دوای دەستپێکردنی هێرشەکانەوە دەزانێت کە ڕۆژانە هێرشەکان دووبارە بنەوە بەڵام ئەم بردومانکردنی ئەم بنکە و بارەگەیانی حەشدی شعبی بە تایبەت ئەوانەی کە نزیکن لە سنوورەکانی کوردستانەوە ڕەنگە زۆرتر کاریگەری ڕاستەوخۆیان بە هەڵدانی درۆنەکانەوە بێت لەلایەن ئەم گروپانەوە کە حەشدی شعبی و گروپەکانی تریش لە چوارچەوەی ئەوەی کە بەخۆیان ئەڵێن گروپی مقاومە ڕوون و دیارەکە ئەم درۆنانە دروستکراوی وڵاتی ئێرانن لە دەست ئەم گروپە چەکدارانن کە ڕۆژانە و بەتابەتی لە کاتەکانی شەوە ئاڕاستەی ناوچە جیاوازەکانی کوردستان و شارە جیاوازەکانی کوردستان هەولێر بە تایبەتی پاشان دۆک و پاشان سلێمانی شەکرێ بۆیە دەوترێ هێرشەکەی ئەم شەو لە بەرتەلە کۆگای چەک و تەقەمەنی کردوتە ئامانچ کە دوور نییە ئەمانە کۆگای هەڵگرتنی درۆنەکان یان زانەرێکی سەرڕاکێر زۆرجا باس لەوە کرێکە بۆچی ئەم هێرشانە ناتوانرێت کۆتایی بە هێرشە درۆنەکان بۆ سەر هەرێمی کوردستان و چەند جارێکیش بینیمانە هێرشی هەموو شەکی و هەم درۆنی هەبوو بۆ دیوی سووریا بە تایبەتی بۆ سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا ڕەنگە هۆکاری ئەمە ئەوە بێت کە ئەم هێرشانە هێرشێکی ڕێکخراو نین و ئەم درۆنانە کە دروستکای وڵاتی ئێران سەرجەمیان لە سنوورەکانی نێوان هەردوو وڵاتەوە لە ناوچەکانی خواروی عراق گومانی تیانە کە بە شێوەی قاچاق هاتوونەتەناوە و دیار نییە ژمارەیان چەندە زانیاری دقیق و ڕسمی لەبارەیانەوە نییە و ئەمانە بە شوێکی بەرفراون بڵاو کراونەتەوە لە پێگە و شۆنە جیاوازەکان شاردراونەتەوە هەڵدانیان هێندە کارێکی قورسنی و ڕەنگە هێندە کاتی پێویست نەبێ بۆیە زۆر جار لە سوۆشیال میدیا بینین وەکو ترند باسەکرێ وەکو تەنز باسەکرێ کە ئەمانە تەنها زۆر جار چەند پارچە ئاسنێک پێکەوە لە حیمەکەن و موشەکیان درۆنەکانیان زۆر جار لە پشتی وەکوی کە پێڵێن لە پشتی چوزانم هەنێک سیارەی تایبەت و ئۆتۆمبیلی تایبەت لە جۆری کیاوانە هەڵە درێ هەندێک جاریش زۆر جاریش بینیمان لە دیمەنەکانە کە ئەم ئۆتۆمبیلانە کە ئەم درۆن موشەکانیان لێوە ئاڕاستاکرێ وەکو مەنەسا وەکو سەکۆی هەڵدان بەکارێنرێن خۆیان ئاگرەگرێن و ئەسووتێن وە بڵاوکردنەوەی ئەم درۆنانە بەڕاستی دەویستین ینی جاری وایە ڕەنگە لە ژێر دارخورمایەکە هەڵ بدرێ
ڕەنگە لە نێو باخێکەوە لە چوزانم لە ژێر زمینێکەوە هێنرێنە دەرەوە ئاراساکرێن بەڵام هەرچۆنێک بێ بردومانکردنیان بنکۆبارەگەیانە کاریگەری لەسەر کەمبوونەوە و توانای گروپە چەکدارەکان لە عێراقەیە بۆیە دوایین زانیاری ئەوە بوو کە ئەو هێرشەی کە ئەم شەو لە بەرتەلە کراوەتە سەر حەشدی شعبی برینداری لێکەوتوتەوە و بە کۆگایەکی چەک و تەقمەنی کردوتە ئامانج هەوڵە دەمە گەر زانیاری نوێ لەو بارەیەوە هەبێ بەڵێ زانیاری کە هەبێ لەبارەی هێرشەکانەوە دوایین زانیاریەکان بەڵێ باس لەوەکەن وەکالەتی ئاژانسی مهری ئێران باس لەوەکە کە لە شاری تاران سیستمی بەرگری کاراکراوە دیارە سوڕانەوەی فڕۆکە لە ئاسمانی شارەکە یان هێرشی ئاسمانی ڕەنگە ڕوو بدا بۆیە سیستمی بەرگری ئەوکو ئاژانسەکە باسەکە هەبێ و هەواڵێک شەبوو پێشتر باسم کرد کە دوورخستنەوەی لانی جۆرج ئەوەی سوپاسسالاری ئەمریکا بوو نازانم بە برادران لە کۆنتترۆل ئەمە دیمەنی هێرشە موشکیەکانە لەسەر شاشە بەڵێ ئەگەر وێنەی تەلەبیب هەبێ بەڕێزان وێنەی تەلەبیبمان بدەنێ بەڵێ قودس و بەیروت بەڵێ زۆر باش ئەوەی کە دەیبینن بەڕێزان دیمەنی ڕاستەوخۆی بەیروت و لەگەڵ قودس لە دیمەنەکانە هیچ هێرشێکی نوێ بەدی ناکرێ دیمەنی دووکەڵمان نییە ئاگرمان نییە کەواتە لە ئێسادا هیچ هێرشێکی موشکی بۆ سەر ئەم دوو شارە نییە کە موشکەکان لەلایەن ئێران و سوپای پازارانەوە ئاڕاستاکرێن دەمەوێت سەرنجتان بۆ زانیارێکی تر ڕابکێشم بەڕێزان هەرچەنە پێشتر سامان سلێمانی باسمان کرد پامنێری کورسانی و لە تارانەوە ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشی نۆدۆڵەتی دەنگەدا لەبارەی پرۆژه یاسایەکەوە سەبارەت بە ئاسایشی گەروی هورمز دیار نییە کە ئەنجامەکەی چۆنە بێ بەڵام ئامانجەکەی ئەوەیە کە لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە کار بۆ بکرێت کە شەرعەتێکی نێودەوڵەتی بدرێ بەوەی کە ئێران ناچار بکرێ گەرۆکە بکاتەوە تاوەکو ئەوەی کە لە ڕێگەی هێرش و تونکردنەوەی فشارەکانەوە فشارە بەتابەتی لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایش و فشاری زیاتر دروست کرێ بۆی کە ئێران ناچار کرێ گەروی هورمز بکاتەوە چکەوەکو باسم کرد پێشتریش گەروی هورمز کاریگەرێکی گەورەی لەسەر بازاڕی نەوت و وزە دروست کرد ڕۆژ بە ڕۆژیش کاریگەرەکەی زیاترە بێ بۆیە وڵاتانی کەوەکو ترامپ خۆیڵێ کاریگەرەکان لەسەر دروستە بێن ناچارن بێنە پێشەوە ڕێگا چارەیەک بدۆزنەوە بۆی کە گەروەکە ئەگەر لە جەنگیش بەشداری ناکەن بۆ کردنەوەی گەروەکە ئەوە لە ڕێگەی فشارەکانە بێ لە ڕێگەی نێوەندگیرەکانەوە بێ و وەکوی کە بینی لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە بێ پرۆژه یاسایەک دەربکرێ بۆی کە گەروەکە بکرێتەوە